ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە هەموو ڕۆژانێکی یەکشەممە سەعات 9 بە کاتی کوردستان و هەندێک جار چوارشەممانیش لە هەمان سەعاتدا پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت. بەدەگمەن نەبێت ئەم بەرنامەیە زیندوو نابێت، تۆمارە بێت وەک ئەم بەرنامەی ئەمڕۆ، بەڵام لەگەڵ ئەوەشە ئازیزان ئەتوانن، ئێوەی بینەری عزیز ئەتوانن بە کۆمنتەکانتان بەشداری دیالۆگەکە بن، دەوڵەمەندی بکەن و بە پێزی بکەن. دیارە کۆمنتەکانتان لە ڕێگای فەیسبوک و لە ڕێگای یوتیوبەوە ئەتوانن بنووسن. دیالۆگی هیوا لە نۆی ئایار بەدواوە، ئیتر چیتر لە فەیسبوک بڵاو نابێتەوە، تەنها کەناڵ بۆ بڵاوبوونەوەی بەرنامەکە یوتیوب بێت. بۆیە داوا لە ئێوەی ئازیزەکەم هەر لە ئێستاوە کەناڵی هیوا لە یوتیوب سەبسکرایب بکەن، زەنگەکەش لێ بدەن بۆ یەگەر ئابدەیتێک بوو بە ئێوەی ئازیز بگا. بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە ڕووداوێکە کە لە ڕۆژەکانی ڕابردوودا بووە باسی ژمارەیەک لە چالاکوانان و ئازادی خوازان، بەتایبەت لەسەر سۆشیال میدیا. شەوی یەک لەسەر دووی ئەم مانگە، واتە پێنجشەممە لەسەر جومعی ڕابردوو، لە گەڕەکی سەرچناری شاری سلێمانی، هێزە ئەمنیەکانی سلێمانی بە شێوەیەکی بەربڵاو بڵاوبوونەوە بۆ دەستگیرکردنی هاو ڕەگەزخوازان کە لە زمانی عەمید پشتیوان بەهادینەوە بە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی باڵای شاری سلێمانی و دوای ڕەزامەندی دادوەر بڕیاریان داوە ئەوانەی کە سەر بە گروپی LGBT دەستگیر بکرێن و ڕێگری بکرێت لەم کەسانە، چونکە ئەم جۆرە کارانە وەک ئەو بەرپرسەی ئاسایش یا پۆلیس گوتوێتی کاری بەدڕەوشتی و کاری تێکدەرانەیە. ئەمڕۆ سەبارەت بە پرسی هۆمۆسێکسوێلەکان، ڕەگەزخوازان و ڕاوەدوونانی ئەو گروپ و بەشە لە کۆمەڵگای ئێمە بۆ گفتوگە و تاوتوێ میوانێکی ئازیزم لەگەڵا، ئەویش هاوڕێ سیروان عەبدوڵە. سیروانجان بەخێراتی. بۆ وانەی سیروان عەبدوڵە ناسن، ئەو نووسەرە و خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری بنیاتنانی دیموکراسی و مافی مرۆڤدا کە لە زاکۆی بێرگن لە نەرویج وەری گرتووە. سیروان، ڕۆژی دوای ئۆپەراسیۆنەکە ئاسایش ڕوونکردنەوەی داوە کە هەڵمەتەکە دژی لەشفرۆشی بۆ گوایە، بەڵام پێشتر ئەمە دەقی قسەی پشتیوان بەهادینە سەرپەرشتیاری هەڵمەتەکە کە ئاواڵێ بە ڕەزامەندی دادوەری لێکۆڵینەوە هەڵمەتەکە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە ئەنجام دەدەین کە هاوڕەگەزخوازن و هەروەها هەڵمەتەکە بۆ دووبارە پەروەردەکردنەوەشیانە. ئەم نەزەرگۆڕینەی ئاسایش و پاشگەزبوونەوە لەو سەروەریەی کە بەدەستیان هێنابوو بە بڕوای تۆ لە پای چی بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکارەکەی چییە؟ جارێ بە بڕوای من ئەوەی کە بۆچی ئەماکات بەسەراحەت من نەتیجەوەی درۆوەکە بۆ ڕۆشنیامەوێ بێڵم، چونکە ئاسایشی ئەو هەرێمەی ئێمە چ ئاسایشی سەر بە یەکێتی یان ئاسایشی سەر بە پارتی هیچ غەریب نییە کە درۆ بکەن و ئەسڵەن بەشێک لە پیشەکەیان درۆکردنیە، بەشی سەرەکی ئیشەکەیان درۆکردن و پینەکردنی ئەو کارادەیەکایکەنی ئەو سەرکوتگەریەکە بەرامبەر بە خەڵکیەکەن. بەڵام مەسەلەیەوەی کە ئایا لە نەتیجەی چییە و بۆچی ئەم پاشەکشەیەکەن، متاسفانە کەیسی LGBTەکان و ئەو ملاحەقەیە کە بۆ هۆمۆفیلەکانە کرێت لە هەرێمی کوردستانە تەنها لەلایەن دەسەڵاتەوە ملاحەقە ناکرێت، لەلایەن کۆمەلگا و تەنها لەلایەن خانەوادەشەوە ملاحەقاکرێن. قەتلی شەرەف ئێمە بۆ نمونە زۆر تەرکیزمان لەسەرەوەی کە بیرمان بۆ کچەچێ، بەڵام کوڕ لەسەر ڕوبەڕووی قەتلی شەرەفە بێتەوە. من خۆم ئاگداری کەیسی وا هەم کە کەس هەیە لەسەر قەتلی شەرەف، یعنی قەتلی شەرەفی بەرامبەر بکراوە کوڕ بووە، هۆمۆ بووە. بەرحاڵ کورتی قسەکەی منەوەیە کە لە کۆمەلگای ئێمەیان مدافعیان زۆر نییە تاکو توانی بێتمان بشارێکی وا بکەین ئاسایش بچێتە ژێرە و بشارەوە و بچێت تەبلیغێکی تری بۆ بدۆزێتەوە. بەڵام مەسەلەکە زیاترەوەیە کە ئەمان لە ژێر بشاری وڵاتانێکی تران کە مەسلحەتێکیان لەگەڵیانە هەیە. هەمیشە ئەو وڵاتانە لە شەرق الأوسط
لەلایەکەوە عقلێکی محافظەکاریانیان هەیە بەڵام لەلایەکەوە لە ڕووی سیاسیەوە هەندێک بەرژەوەندی و هەندێک تەحالوفاتیان لەگەڵ وڵاتانی غەربە هەیە کایان خاتە ئەو دیلەما و ئەو حیرەیەوە کە لە سیاسەتا پێوترێ حیرەتی مەلیک لە وەصفی مەلیکی سعودیا هاتووە کە لەلایەکەوە تەحالوفاتی لەگەڵ ئەمریکایە هەیە و ناچارە ژێر زەختیەوانەوە زۆر جاریش خەڵکی محافظەکاری خۆی گۆشاری بۆیەن و واکەن کە بکەوێت ئەو حیرەتەوە دەزانێ بە چه ئاراستەیەکە بڕیار بدا و زۆر جاکەوێتە ئەو درۆیان و ئەو تەبریرانەوە ئەجینا و تەبریرا ئەوەندە ڕۆشنەتەوە بە دلیلەوە هینتەوە کە ئەو عەمیدا و قسەی کردووە دلیلێکی ترەوەیە کە ئەگەر مەسەلەکە لەش فرۆشیە کاتێ تۆ چیت بۆ دەستگیرکردنی کەسانێک کە لەسەر لەش فرۆشی دەستگیرانەکەی کەواتە تۆ یان ناوی کەسەکەت پێوترا و ئەزانی کێیە یان فعلێکت بینی و چی کەسەکان دەستگیر بکەیت تۆ ئەگە فعلێکت بینی و چی کەسەکان کە لە ناو مەسەلەکەی بوون دەستگیریان بکەی پێویستە بۆ نییە بچی گۆرەوەکەی بپشکری بزانە چی ڕەنگێکە ئەمانە ئەڵم بۆی بڵێم حقیقەتەن وازەح دیارەکە درۆوەکەن ئاسایش درۆوەکە بەلاغێک نەبووە بە گومان و بڵێن بە گومانێکی دیاریکرا و چوون و بۆ دۆزینەوەیان گوایە ئەو ڕێگایان هەڵبژاردۆ دقیقەن و قسێ بەڵام هۆکاری چییە بەڕاستیە پەرچەکردارە توندە لە بەرامبەر LGBT لە بەرامبەر هاوڕەگەز خوازانە لە کوردستان وڵاتانی تر هەیە بۆچی ژمارەی ئەوانەی دژین ئەوەندە زۆرە و ئەوەندەش توندن لەم دۆزیا بەبڕێت و پرسیارێکی گرنگە چونکە حقیقەتەن ئینسانە بێ پرسیار لەسەرەوە دروست بکەوە خەلەل چییە لە هۆمۆفیلیا خەلەل چییە لەوەی کەسێ لەسبیان بێ کەسێ هۆمۆفیل بێ کەسێ ترانسەکسوەل بێت یان بایفیل بێت چی خەلەلێکی حقیقەتەن ئەو پرسیارە زۆر معقوڵە چونکە ئەبینیتەوە هیچ تەبریرێکی ئەخلاقی بۆ نادوستەوە کە خەتەر بێت و خراپ بێت بەڵام لەو سەریشەوە کە مقارنەیەکی بەو هەموو ڕقە و بەو هەموو ملاحقە زۆرەی کە ئەکرێن پرسیارێکی ڕەوای لەسەر دروستە بێ ئەمە چییە ئەمە بۆ وایە شتێکە گرنگە بەسەر هەڵەمانە نەبا ئەوەیە کە لەم لەحزەیە کە لەلایەن ملاحقەی دەوڵەتی ڕوبەڕووی ملاحقەی دەوڵەتیە بنەوە بەسەر و هەڵەیان نەمان بات وابزای ئێستا گوشاریان بۆ هاتووە ئەگەینا گوشاریان بۆ نەهاتبوو لە هەرێمی کوردستانە و لە زۆر وڵاتانی ترشتدانەت لە ئێستاکە لە وڵاتانی غەربیش بەڵام بەتایبەت ئێمە قسە لەسەر هەرێمی کوردستانەکەی کارە سادبارە بە ئەندازەیە کە LGBTەکان لە ژێرچی گوشارێکان و چەند ملاحقەی گەورەیان بەرامبەر کراوە ملاحقە لەلایەن کۆمەلگاوە لەلایەن دەسەڵاتەوە دیارە دەسەڵات ئەگەر ئێمە قسە لەسەر حکوومەتی عێراقی بکەین لە ساڵی 90ەکانەوەی بەرەبەرە مەیلی کۆنسەرواتیڤیەت زیاتری کرد و سەدام حوسێن خۆی بە بڕیاری خۆی بەرەبەرە دەستی بۆ مزایقەکردنیان هێنا بەڵام لەلایەن خانەوادەی خۆشیانەوە توانێت ڕوبەڕووی قەتلی شەریف بنەوە پرسیارەکەی تۆ لەسەرەوەی کە ئایا نەتیجەی چییە بە کورتی بڵێم نەتیجەی خەلەلە لە کولتوری کۆمەلگایە یعنی بەمعنای تر با بڵێم زۆرجار تۆمەتباری هۆمۆفیلەکان و بیفیلەکان یان LGBTەکان ئەکرێ بۆەوەی کامانە منحرفن بە کورتی پێ بڵێم انحراف لە کولتوری کۆمەلگایە ئەجینا هیچ سەبەبێک نییە بەڵام بە ئەندازەیەک انحراف لە کۆمەلگای لە کولتوری کۆمەلگای هەموو وڵاتانە هەیە تەنانەت غەربیش بە ئەندازەیەک ڕەگیدا کوتاوە هیچ پەیوەندیەکی عقلانی لە بەرامبەریان نەماوە و کەسانێک دەگمەن کەسانێکە لە وڵاتانی من بەتایبەت بتوان ڕاشنەل سەیری بکەن کە بڵێن کاکە ملاحقەیە بۆچی یەکەی بەغێری خەڵکە دینیەکان کە تەبریرێکن بە دینی خۆیان لە هەر بە ئیزافەی ئەمە شتێکی ترەوەیە کە خەڵکانێک کە ئەو خەڵکانێک کە خۆیان LGBTین ئەم کەسانە ناوێن ڕوبەڕوو بنەوە چونکە زۆر معارەز بن خەڵکانێک کە ئەتوانن ڕوبەڕوو بنەوە خۆیان LGBTین بەڵام ئەتوانن پاڵپشت بن ناوێرن یعنی بە معنایەکی تر خەڵکانێک کە ئەکرێت پاڵپشتیان بن ساحەکەیان خۆ کردووە شتێکی تر کە گرنگە بیزاینەوەی کە خەڵکانێکی زۆریش کە ئەتوانن دیفاع بکەن لەو سەرەوە کە قسەیان لەگەڵەکەی وردەبیت تۆسێکی لە ناخیانە دیسانەوە هۆمۆفۆبیەک هەیە هۆمۆفۆبیەکەیە ترسێکیان تایە بۆ نمونە کەسێک دێڵێ وەڵام من لایەنگری مافی هۆمۆکانم بەڵام کاتێک کە ئایبینم لەسەر جادە کوڕ و کوڕێک دەستی یەکیانگرت پێ ناودەمی یەک ماچکەن زۆر قێزەونە بەلامەوە ئەم کەسە زۆر گرنگە بچێت بەسەر خۆیان بچێتەوە بیرێکە ئەمە هۆمۆفۆبیە تەرەسوباتێکی تیایدا ماوەتەوە هۆمۆفۆبیە ئەو هۆمۆفۆبیاش بەوە ئەکرێت کە یەکەم عەقڵیە دوایەوە بکەوێت کە ئایا ڕەوای ئەمە بکرێ یان نا دووەم
زۆر ئاسانە بڕۆ لە یوتیوب کۆمەڵە ڤیدیۆی کوڕووکرد سیرکە لەگەڵ یەکە خۆشەویستیەکەن و ماچیەکەکەن تۆلەرانس زیاد دەکەن بە معنایەکی ترەوەی انحرافێک لە ئەگەویست زیاتر چینە سەرەوەی مێژوچەی و خرافە لەکوێوە دەست پێەکە و کۆمەلگای ئینسانی بە چۆن بەسەرەوەی کولتوری ئاڕوا ئێستا خۆمی لێ پارێزم بۆی درێژەی پێ نەدەم بەڵام انحرافێک لە کۆمەلگای لە کولتوری کۆمەلگای ئینسانیە بە شێوەیەکی گشتی ڕووەدا و بە دەرەجەیەکیش ڕەگدا بکرێت بووە بە شتێکی نۆرمال بەلامانەوە ئەمە نۆرمالیزە بووە ئەوەشی کە نۆرماڵە ینی نۆرماڵەوەیە کە ئینسان بەس تەنها هێترۆفیل نییە ئینسانی هۆمۆفیلیش ئینسانی نۆرماڵە ئەم نۆرمالیتیە بووە تشتی دەگمەن ئەمێ نەتیجەیەکەی واکات ئەو هەموو گوشارە لە سەریان دروستە بێ ئەو ملاحەقەیان بۆ دروستە بێ ڕاستە من دیارە لەگەڵ ئەو نەزەری تۆ بە ئەندازەیەک هاوڕام کە بەشێکی ئەمە کولتوری بەجێماوی کۆمەلگایە عادەتێکە کە ئێمە لەسەری ڕاهاتوینەوەوانە و لە کۆمەڵێک لە دیانەتە و ئەفکار و ئایدۆلۆژیەکانیشە ئەم مەسەلەی لە کۆنەوە لە دێر زەمانەوە بە جۆرێک لە جۆرەکان خۆ پارێزی لێکراوە یاخود بە جۆرێک هەتا دژایەتی کراوە ئەمانە ڕاستن بەڵام ئەوەی کە لە کۆمەلگای ئەم سەردەمەی ئێمەیە ئەم مەسەلەیە لە زۆر وڵاتە ئاوا مەسەلەیەکی بێ بە مەسەلەیەکی گرنگ و مهم و محوەری و متابعەکردنی ئەمانە بێ بە کێشەیەکوانە بە بڕای من بە جۆرێ لە جۆرەکان پەیوەندی بە پێداویستیەکانی دووبارە بەرهەمهێنانەوەی ئیستیبداد و سەرکوتەوە هەیە لە کۆمەلگای ئێمە زین چۆنە ئەم کۆمەلگایانە ئەم دەسەڵاتانەی کە ئەنوێ ماف لە ئینسانەکان زەوتکەن پێویستیان بەوە هەیە ناوبەناو هێزی خۆیان نیشاندن لە بەرامبەر گروپێکە کە بێ دیفاعن باشە کە ناتوانن دیفاع لە خۆیان بکەن مەسەن تا 2 ساڵ 3 ساڵ لەمەوە بەرەوەوانە هەر لەو شاری سلێمانیا ئەدبینی بیاخود لە هەولێرە ئەدبینی زۆر جار مەسەلەن عەرەب زمانەکانە بوونە ئەو ئامرازە بۆ نیشاندانی هێز یا بەتایبەتی لە پێش ڕیفراندۆمەوە وەختێکە پارتی یەکێتی خۆیان بە شتێک گەزانیەوەوانە عەرەب زمانەکان کە ڕایان کردبوو پەنایان هێنابوو بۆ کوردستانوانە ئەبوون بۆ گروپەی کە قدرەت و هێزی لە بەرامبەر کۆمەلگای پێ نیشاندن ینی من لە ئەوە نیە خەڵک مەسەلەن لە ئەوەی بەردەستی خۆی ئەوەی کە بێتوانایە ئەوانە ئەدا بۆی کەوا خەڵکی تری پێ بترسێنە من وازانم ئێستا بە جۆرێک ئەم پەلاماردانە بۆ سەر LGBTەکان بۆ دووبارە بەرهەمهێنانەوەی ئەم سەرکوت و زەبر و زەنگ و ئینەیە کە بەڵێ ئاسایشی ئێمە توانێ وا بکاتەوە توانێ پەلامار بەژینام بەسەن بۆ نمونە ئەم ڕسممە ئەم سەگە بۆ چیە سەگی بۆ چییە بۆ نمونە ئەگەر تۆ مەسەلەن ئەتەوێ هینتی ئەم سەگە بۆ ئەبێ لەگەڵ خۆتا خەڵک بۆ تۆقینی مەسەلەن هۆمۆسێکسوێل سەژی بۆ چییە بە دواتەوە بیانی چی بە تەمای پێکەشفکەی بەم هینە بە نظرم بە جۆرێک لە جۆرەکان من ئەم ئەهینەی تیابینمانی ئەم دوژمنایەتی کردنەوە کە یەتە ناو کەلتوری ئێمە دووبارە ئەژێنرێتەوە ئەمەیە شتێکی کەش هەیە بەڕاستی لە ئاستی فەردیە من زۆر بیستومە ئەڵێن ئەوانەی زۆر لە دژی ئەم شێوازە لە سێکسوالیتێتن و ئەوانە و ئەمەی هاو ڕەگەز خوازیان قوبوڵ نییە خۆیان لە ناخی خۆیان شتیشی لەم بابەتیان تایە بە جۆرە لە جۆرەکان عاملێکی نەفسیە یعنی لە جۆرێک تۆڵەکردنەوەیە لەو حەز و ئارەزووی خۆیان کە هەیەیانە ینی دقیقەت من لە جێگایەکی شامەم بینیوە ئەڵێ زۆرترین ئەو کەسانەی کە دژایەتی هۆمۆسێکسوالیتێتەکەن خۆیان بە جۆرە لە جۆرەکان ئەم حەزیان تێ ینی چەندێک تەتەڕوفەکە زۆرترەکە چەندێک دوژمنایەتەکە زۆرترەکە ئەوەنە ئەو ڕەگەزە لە ناو ئەو ئینسانە خۆیان مەوجودە بە هەر حاڵ من پێم وابێ ئەم باسە توانێ زۆرتریش بێ بەڵام کاتی بەرنامەکەی ئێمە ڕێگە نادا لە زۆرتر لەسەر ئەم مەسایلانە بڕۆی نەگەرنا ئەکرا ئێمە ئەگەر یەک دقەیەکم بێتێت دوو کۆمنتیە و شتانەی بکەم کە تۆوتت جارێ ئەو پۆینتەیە خیرت ممکنە بەڵام من نازانم بەحث بەڵین لێکۆڵینەوەی ئەکادمی مەوجودە لەسەرەوە یان نا و جانبێکی سایکۆلۆجی من خۆم لە جانبی سایکۆلۆجی نەدەم ساسی من نییە بەڵام ممکنە لەکوێ من ئێڵێم من بە لۆجیکێک ئێڵێم ئەڵێم بە ئەندازەیەک لە کۆمەلگایە وەک شتێکی خراپ وەک شتێکی لادانێکی خراپ لە ئینسانە دروستکراوە یەکێک لە زەربەتە گەورەکانەوەیە کە ئەو شخصانە خۆیانەی خۆن کە مەیلێکیان تیا هەیە بۆ سێکسی بەرامبەر بڵێن جارەیە
خۆشەویستیان بۆ کوڕێکە جوڵە خۆی کوڕە یان حەزی لە سێکسی کوڕە و خۆی کوڕە بە ئەندازەیە پێی وایە کە شتێکی خراپە لەم کەسەیە هەوڵی محاربەکردنیەدا بۆی هەیە شێوەیەک لە محاربەکردنەکانی ئەو شێوەیە بێ کە خۆی ئینگەیجەکاتەوە چێتە ناو خەباتەکەەوە دژبەوە بەشکویتر وازانێ بەشکویتر نەمێت لە کۆمەلگایەکە هەرمێنێت بچێتەوێت شتێکی تر کە تۆ باست کرد باسی کۆنتترۆڵ کرد باسی سەرکوتگەری کرد من حەزم کرد باسی ئەو کەوتم شوین بچین سەر و مێژوچەیە کە چییە ئەم خەلە لە ئاخاتە ناو کۆمەلگای ئینسانیەوە ڕێک هۆمۆسێکسوالیتی بە نەفرەتە کرێت و ملاحقەی بۆ دروستەکرێت نەتیجەی ئەوەیە کە کۆمەلگا ئەوێ لە ڕێگەی کۆنتترۆڵ و سەرکوتگەریەوە نیزامی ئیجتیماعی ڕاکێ لێرە ئەگەر گوێ لە قسەکە بێت هەستەکەی کە من باسی ئەوواکەم دین بۆ تەنزیمی اجتماعی کاتێک سەر هەڵەدا دێت ئەمەشەکە شتێکە زۆر سەیراوەیە کە پێش ئەوەی دیانەتە ئیبراهیمیە تەوحیدیەکان هەرسێ دینی ئیسلامی و مەسیحی و یەهودی سەر هەڵبوودا پێشەوە هۆمۆسێکسوالیتی نۆرمالتر بووە لە ئێستا ئەسڵان زۆرتر بووە بەمعنایەک دین کاتێ دێت تەنزیمی کۆمەڵایەتیەکە تەنزیمی کۆمەڵایەتی بەوە ئەکە لە دنیای مۆدرن ئێستاکە تاکەکانە جوڵێندرێن بەڵام لە دنیای کلاسیکە بۆ تەنزیمی کۆمەڵایەتی تۆ سەیری هۆبسکە سەیری ماکیاڤیلیکە بۆ تەنزیمی کۆمەڵایەتی چیەکە خەڵکەکە بێ ئیراداکە یعنی حکمی ذاتی لە تاکەکانە سەنێتەوە حکومەداتە دەست دەسەڵاتی مستەبد دەسەڵاتی مستەبد لە پێش سەردەمی تەنویر کولەن ڕنگڕێژ بوو بە دینی مەسیحیەت ڕێک لەو کاتانەوە ملاحقەی هۆمۆسێکسوالیتی دروستە بێت کە مەملەکەتی سپارتایەکان بە دواشە ئیمپراتۆریەتی ڕۆمانی تەبەنی دینی مەسیحیەکە یان بەمانایەک تر و پۆینتەی تۆ پشڕاستەکەمەوە کە بڵێ هۆمۆسێکسوالیتی خەلەلێکە لە کۆمەلگای ئینسانیان ڕووی داوە و زۆریش ڕەگی قوڵ نییە حتەنها لەو سەردەمەوەیە کە دینی مەسیحیەت هاتە ناو سیاسەتەوە تەنها بە ئامانجی کۆنتترۆل بووە کۆنتترۆل لە ڕێگەیەوەی فەردەکان تاکەکان وا لێ نەکەی کە بیر بکەنەوە نەوێرن بیرکەنەوە یان بە معنایەکی تستەیری هۆمۆسێکسوالیتی شتێکی زۆر گرنگ و یاخیبوونێکی جوانە ئەویشەوەیە کە کاتێک کە تۆ بینی نۆرم بۆ سێکس و نۆرمیش نۆرم بۆ جێندەر یعنی تۆ سەربەچی جێندەرێکی و حەزت لە چی سێکسێکە نۆرمە باوکە شتێکە کە ئەبێ هێترۆبی تۆ لە کاتێکە کە دی تۆزێ بیرەکەی تۆڵی نابێ وا بێ تۆ بیرەکەیتەوە ئەمە خەتەرە دەسەڵات ئالێرەوەیە ترسی لە هۆمۆ هەیە ئالێرەشەوەی حملەیەکی سەرتاسەری چەند سەد ساڵە ڕەنگە نەک هەزار ساڵە ڕەنگە 2000 ساڵە دەست پێ بکە بۆ سەرکوتکردنی ئەو مەیلە و لە نەتیجەیە بێتە هۆمۆفۆبی بۆ معنای کاتێک کە کەسێک بەگیرە هێنی لە مەسەلەیەوەی کە بۆچی دش بە هۆمۆی نازان حەت جاری بە شتێک تەبریرێکە جارێک بە ئاەتێکی قورئانی تەبریرێکە جارێکی دێتەوە لە سروشت نییە سروشت وای نەوت و سروش نایڵێ هۆمۆبینەوە لادانە لە سروش جارێکی تر دێڵێ ئەمە ئەمریکا لە پشتیوان نەزەری موئامەر لەو سەرەتەکەی هیچ تەبریرێکی پێ نییە ئەمە مانایەوەیە تەنها فۆبیایەکە و هیچ تر بەبێ هیچ تەبریرێکی عەقلانی ترسێکی بێتەبریرە کە کەسەکە ناتوانێت بەڵگەیەکی دیاریکرایی بۆ بێنێتەوە با بچینە سەر کۆمەڵێک لەو شتانەی کە ئەوترێ و من پێم خۆشە نەزەری تۆ لەسەر ئەو نوقتەیە ئەو خاڵە بزانم ئایا هۆمۆسێکسوەلیتیەت یاخود هاوڕەگەزخوازی نەخۆشیە نۆرماڵە و سروشتیە یاخود کولتورە کامیانەوە ئێمە بێت چۆن تعریفیکەین یانگارە من کاڵم چۆن تعریفیکەین زۆرتر حقەتەکەی ئەوەیە من مەبەستمەوەیە چۆن داکۆچی لەم گروپە کۆمەڵایەتیە بکەین من تعریفەکەی بۆ ئەوە بۆی ئەگەڕێم و ئەوانە بیدۆزمەوە بۆی بزانم چ بنەمایەک بۆ داکۆچیکردن لە مافەکان و لە شخصیەت و کەرامەتی ئەم گروپە کۆمەڵایەتی بکەم ئەمانە بەشێکن لە کۆمەلگای ئێمە بەشێکی دانەبراوی هەموو کۆمەلگاکانن باشە بەو ئەندازەی دەسەڵاتی حاکمی باڵادەست ئەوێ بیانکە بەو وەسیلەی کە کۆمەلگای پێ بتۆرسێنی و پێ بتۆقێنی و پێی کۆنتترۆڵکە ئەوانە بەو ئەندازێ من بە ئەرشی خۆم ێزانم کە داکۆچی لێ بکەم و
و لە بەرامبەر ئەو دەسەڵاتەیە بۆستمەوە بەڵام کە باسی ئەماکەمان پرسیارەیە نەمە بەستمەوەیە بڵێم ینی بۆەوە ناگەڕێم کە بزانم ئایا ئەبێ دیفاع لە مافی هۆمۆسێکسوێلەکان یا هاو ڕەگەز خوازان بکەمیانە نه ئەمە سابتە ئەبێ دیفاعی لێ بکەین و ئەمە مەسلەیەکە من بۆ ئەوە ناگەڕێم کە کەسێک تەبریرێکم بۆ بێنێتەوە کە چۆنە ئینسانە ئارەزوی ئاوایە ئەوێ ئاوا بژی داکۆشی لەسەری پێویستە و واجبێکی ئەخلاقیە بەڵام بە کام تێڕوانین ئێمە بۆی بڕوانین و کام تێڕوانین دروسترە کە ئێمە تعریفیکەین ئایا نەخۆشیە سروشتیە یاخود کولتورە دەستخۆش کاک شەماڵ لە پرسیارەکە تا سێ محوەری جیاواز یا سێ ئارگومنتی جیاواز دژ ئارگومنتی جیاواز ئیساراکەی من پێم وایە هەر یەکەیان تۆزە بە جیاقسەی لەسەر بکەم ئایا نەخۆشیە یا ناچکە ئەوترێ نەخۆشیە تەنانەت لە لیستی نەخۆشیەکانی منەظەمەی WHO یا بوو پێم وایە تا 50 ساڵ پێش تا 50 ساڵ پێش ئێستا وەک دیاگنۆسێک وەک نەخۆشیەک دەرکرا و بە نەخۆشی حساب نابێت بەس جوابی ئەو بەشەی بدەمەوە کە ئایا نەخۆشیە نەخۆشی لە تعریفی نەخۆشیەوەیە کە چ نەخۆشی نەفسی بێت چ نەخۆشی جەستەیی بێ ئەوەیە کە لادانێکە لە تەبیعەتی ئەو کاینە بایۆلۆجیەکەوە کا زەربە لەو کاینە بایۆلۆجیە بدات چ لە ڕووی نەفسی و چ لە ڕووی جەستەییەوە بەڵام فەرموو دەستم خەرە سەر خراپیەک کە هۆمۆسێکشوالیتی هەی بێت بۆ ئەو کەسە وێنە بە هیچ شێوەیە نەخۆشی نییە ئەسڵەن با تۆزێک مبالغەی پێوە بکەم بۆ ئەوەی جان بە پۆزیتیڤەکەی تۆزێ بێنمە بەرچاو نا ئەسڵەن سەحەی نەفسیە سەحەی نەفسی بەو معنایی کە کەسێک ڕازگۆ ئەبێ لەگەڵ خۆیان کەسێک کە بینێ مەیلێکی تایە بۆ نمونە کوڕە و کوڕێکی خۆشەوێ یا کچە و حەزی لە کچێک کردووە چ لە ڕووی سێکسیەوە چ لە ڕووی عاتفیەوە یان کەسێک هەستەکات کە هەمەتوانێت سێکس لەگەڵ کوڕا بکە و هەمەتوانێت سێکس لەگەڵ کچیشا بکە ئەم کەسە کاتێگاتە ئەوەی کە سروشتی خۆی ئاشنا ئەبێ لەگەڵ سروشتی خۆیان و بینێ ئەمە چ تەبیعەتێکیە ئەمە سەحەی نەفسیە تەنها ئەوانەمان مرتاحین ئەوانەمان کەسانێکین کە قسەی لەگەڵەکەی ئێنەرژی لێبارێ کە لەگەڵ سروشتی خۆی ئاش بۆتەوە لەگەڵ نەفسی خۆی ئاش بۆتەوە خۆی پشکنیوە تەواوەتیە زانێ حەزی لە چیە و چی نییە و پێشی عیب نییە بۆیە نا هۆمۆسێکشوالیتی بەتایبەت ئەوانەی کە گەیشتون تاو قەناعەتەی کە ئەوان طبیعین ئەوان لە ڕووی نەفسی لە ڕووی نەخۆشیەوە ئەوان ئێمە سەلیمترن شتێکی ترەوەیە کە ئایا چونکە ئارگومنتی تر سروشت ئارگومنتەوەی کە ئەخرەمە سروشت نییە سروشت واناڵە پێم وایە و کەسانی و تەبریرایەنەوە تەنها تەبریرێکە هیچ بیریان لێ نەکردوێتەوە ئەجیناوانی نزیکی 10 ساڵی پێش ئێستا لە زانکۆی ئۆسلۆ لێرە پێشنگایە کرایەوە کەسێکی پرۆفسۆرێکی لێکۆڵەت کردبوویەوە زۆری لە ڕسموشتەکانی شێ نابوو لە نەتیجەی بەحسێکە کە کەسی لە گوگل بگەڕێتوانێت بیدۆزێتەوە بۆی دەرکەوتبوو کە 1500 کائینی حیوانی لەسەر ڕووی ئەرزە سێکس لەگەڵ هاوڕەگەزی خۆیان ناکەن 1500 یعنی دوور نەڕۆین سەیری جۆرێک لە مەیمونی شەمپانزی هەیە کە نزیکترین خزمی ئێمە نزیکترین خزمی ئینسان جۆرێک لە شەمپانزیە پێوترێ شەمپانزی قەزەم یان کورتە باڵا یان پێڵەن بۆنۆبۆ بەناوە ئەلمیەکەی بۆنۆبۆ هەر هەمویان هەموو مەیمونەکانی ناو ئەو خزمە هەرە نزیکەمان هەر هەمویان سێکس لەگەڵ سێکسی خۆیان لەگەڵ بڵێن ڕەگەزی خۆیان ڕەگەزی بەرامبەری شاکە هیچێکیان نییە کە تەنها بۆ نمونە نێرە بەس لەگەڵ مێ بیکە یا مێیە بەس لەگەڵ نێر بیکە نێرە و لەگەڵ نێر و نێشیکە هەر هەمویان شتێکی تر کە نمونەت بۆ بێنمەوەیە کە لێکۆڵینەوە ئەمە لێکۆڵینەوە هەیە و کایتر بە ئۆبسەرڤیشن و بە ملاحەزاتی تەواو وردەوە بینرێت کە زەڕافە کاتێک کە سێکسەکە نۆ سێکسەکە لەگەڵ هاوڕەگەزی خۆیان نێرەکانیان اینجا چێ لەگەڵ مەیەکە سێکسێ یەکجا سێکسەکانی یەک لە سەردەی سێکسەکانی بانە هەمووی سروشتین لەمانە خۆ کولتور لە ناو حیوانە نییە کولتور کاری لێست نەکردوون چونکە زۆر جا باسیێوە کراڵێن هۆمۆسێکشوالیتی ئایدۆلۆژیایەکە ویتر وا گەشەی کردو و خەڵکەکەش ئیشی بۆ کات و بۆیە خەڵکانی تر بن بە هۆمۆ و خەڵکانی تر زیاتر دێنە ناو هۆمۆوە من لێرەیە ئەمەوێ پۆینتەکەم وەیە کە دەست بکەمە سەرەوەی کار نەخێ لە ناو کائینی حیوانیە هەیە بۆ نمونە شێری نێر
شێرینێر کاتێک کاچن بۆ شەڕ نێرێک و نێرێکە چن هاوپەیمانە بن سێکس لەگەڵ یەکاکەن بۆی بتوانن هاوخەباتی یەکتری بن یان بەمانای هەر جۆرێکی تری مەیمون هەیە کە ئەوانەی کە نێرەکان دەرفەتیانە بێت لەگەڵ یەکا سێکس بکەن مەشاکلیان کەمترە لە ناوخۆیانە لەو کۆمیونیتەی خۆیان لەوانەی کە ڕێگەیان لێگی درێ لە ناوخۆیان سێکس بکەن بەمانای یاری ئەمێ بڵێم ڕەگی لە ئەوەی کە ئەڵم 1500 کاینی حیوانی سێکس لەگەڵەکەن ئەمە تەنهاوانەیە کە دۆزراونەتەوە تەختیە کراون نەگینا زۆر ژمارەی تاریکەیە کە ئێمە نەبین بچینە سەر شتێکی تر کە سێم بەشی پرسیارەکە بوو مەسەلەوەی کە ئایا کولتورە یان بایۆلۆجیایە من بایۆلۆجیام خوێندووە بالمناسبە بەکالۆرۆتمەیە من قەناعەتێکی وام نییە کە هۆمۆسێکسوالیتی بە شێوەیەک بێت کە جینێکی هەبێ ئەمە جینی ئەوەیە تۆ گەرم جینت بە وراثە وەرگت کەواتە تۆ ئەبیتە هۆمۆفیل ئەو ئەگەرم جینە قەناعەتم بەو شێوەیە نییە بەڵام من پێم وایە پێشمەرج هەیە لە ئینسانێکە کەواکە دێتە ناو کولتوریکی دیاریکراویشەوە بەرەبەرە خۆیە پشکنێتەوە بینێسەیەکە حەزی لە هاوڕەگەزەکەی خۆیەتی لە ڕەگەزی خۆی دیان بمانایە کە توان بڵێم کۆمبیناشونێک و پەیوەندیەکە لە نێوان استعدادی بایۆلۆجی لەگەڵ کولتورێکی دیاریکراوە ینی زۆرجار ئینسان نتوانێت نمونەیەوە بێنێتەوە کە خەڵکەیە شاعرە ئایا ئەمە نەتیجەی خوێندنەوە بوو بە شاعر یان نەتیجەوەی کە ئەم کەسە هەر لە بایۆلۆجیایە کە دروست بوو خەیاڵێکی بەرفراوانی هەبوو تۆزێک ناکۆنکرێت خۆی بە واقعەوە بەستەوە من پێم وایە شێعریش یان تەنانەت فوتبۆڵیش کەسێک ئەگەر فوتبۆڵەکات شەو و ڕۆژ تەمرین بکات و ئێستا من لە فوتبۆڵا زۆر خراپم شەو و ڕۆژ تەمرین بکەم نامم یاریچێکی چاک بەڵام کەسانێک هەن ئستعدادێکی بیداییانەیە بەڵام ئەگەر تەمرین نەکەن نامنە یاریچیەکی باش من پێم وایە هۆمۆسێکسوالیتیش کۆمبینیشنی نێوان ئەو دوانەیە ینی هەم بە جۆرێک بایۆلۆجی و هەمیش لەلایەنێکی ترە کولتوریە من وا ئەزانم کە ئەزانی چۆنە باسکردن لەسەر ئەم مۆزوع حساسیەتێکی دیاریکراوی هەیە طبعا کە باسەکەی ئەڵی سروشتیە من پێشتر خۆم باسی وان بیستە بوو کە نەخێر سروشتی نیە انتیخابە ینی تو خۆت هەڵێ بژێری و بەم اعتیبارەت و احترامی هەڵبژاردننی کەسێکەگری کەسێک بۆ خۆی دیاریەکە ئاڵێ دامەنی تر حەزم لە ئافرەت نییە ئەچم بۆ لای پیاو یا حەزم لە پیاو نییە ئەچم بۆ لای ئافرەت خۆی دیاری ئەکا کە چی بڕیار ئەداتوانە نەک من تەدەخولی تیا بکەم کە ئەو کۆ ئەندامی زاوزەی خۆی لە ژووری نووسنا چۆن بەکارێن یاخمە چکارم بەمە هەیە یعنی ئەمە بەچی حەق بە من دراوە وەکو ئینسانێک وەکو کەسێک وەکو دەسەڵاتێک وەکو دراوسێک وەکو بەچی حەق بە من دراوە کە دیاری بکەم ئەو کەسە دیاریکراوەی کە من ئەیناسم نزیکە لە منەوە بڕیار بدەم کە ئەو کۆندامی زاوزی خۆی چۆن بەکارێنێ و ڕەنگە لەباری دەرونی و ئەوانەوە بە مەجموعی تەڕەسوباتەوانە من شتێکیانم لە شتێکی تری پێ باشتر بێ و خۆشتر بێ و ئەمە شتێکە لە ناخی منایە ئەمەشانە و کەسێک ناتوانێت ئیلان و بیلان زۆرم لێ بکا بڵێ بێ بیگۆڕی بستان چینە من ئەم ئەحساسم هەبێ بەڵام سەرنجام لەو جێگەیەوە کە تۆ شعوریی دیاریکراوت هەیە تا ئەو جێگەی کە ئەڕۆیت ئەگی بە فعلێکی دیاریکراو پێویستە تۆ مبررێکی معەنت هەبێ کە بڕیار ئەدەی کە ئەم کشتێک کە تۆ ئەیکەی قبوڵم نییە من ئەو مبررە چییە و چۆن ئەتوانم من تەبریری ئەمە بکەمەوەمانە بەم اعتیبارە من پێم وابوو کە دەستبردن بۆ مەسەلەی ئەوەی کە ئەمە بەشێکە لە سروشت و بەشێکە لە ئەوانە بە جۆرێک ڕاکردنە لەو پرسیارە ئەساسیە و خۆت زیینەوەیە لەم ئازادی خواست بوونە خۆت زیینەوەیە لەم واجیبە ئەخلاقیە مۆراڵیە کە من لە جێگای بڵین ناسزاوتن و عەزیەتدان و ئازاردان و بڵێن سەرزەنشکردن واجبێکی ئەخلاقی و مۆراڵیە لەسرم کە دیفاع لە اختیاراتی کەسێک بکەم لە ژیانی خۆی هەرچێ بێ اختیار ناشا ینی بە جۆرێک ڕاکردن بێ لەما کە من بڕۆم لە سروش تا تەبریری بۆ دۆزمەوە بەڵام حقەتەکەی ئەوەی کە تۆ باسێکی مەسەنە و شتانە و حیوانانەتانی کە هێنات ژمارتن و ئەوانە من نازانمەوە بۆ ئەبێ ئەوان دیارەکە حتمما کولتور هەیە یعنی وانە بڵێم کولتور هەشتێکی ئینسانی بێوانەوانش مەجموعەیەک لە نەتیجەی پێکەوە ژیانە لە ماوەیەکی دوور و درێژە ئەو
حیوانانەی بە تایبەتی کە لە قەتیعاژین جۆرێک لە مراوەدە و معاملە لەوەینانە دروستە بێ مەجموعەیەک شت ئەبێت یانی ناکرێت نەبێت بەڵام باسەکە لەسەرەوەیە کە من وا ئەزانم زۆرتر لەوەی کولتور بێ سروشتە ینی تەبرن دیراساتێکم لەم بابەتانە خوێندوتەوە کە مەسەلەکە جینات نییە مەسەلەکە هۆرمۆناتە و هۆرمۆناتێکە لەو سەردەمەیە کە جەنین دروستە بێت لەو سەردەمەیە کە کۆرپەلە دروستە بێت هۆرمۆناتەکان بۆ نمونە تستۆستێرۆن و ئەسترۆجین کە ئەمانە دیاری ئەەکەن کە چێژنە و چێپیاوە اختیلالێکی دیاریکراو یاخود تەرکیبەیەکی دیاریکراو کە بۆچی ناویبنێن اختیال تەرکیبەیەکی دیاریکراو لە سەردەمی دروستبوونی کۆرپەلای دیاریەکە کە ئەم ئینسان کە گەورە ئەبێ مەیلی چ سێکسێکی ئەبێ مەمەیلی چ جنسێکی ئەبێ ینی تهدیدکردنی ئەوەی کە میولەکان چۆن چۆنی تهدید دەبێ و ئەمانە بەمەوە بەستراوەتەوە و ئێستا ئیتر ینی بەس بۆ ئەوەی کە ئەمە دیارە مەبەستمەوە نییە کە باسەکە لەسەرەوەکەم تەبریری بۆ بمێنەوە پێشتر وتم تەبریری نییە کە بڵێم سروشتە بۆیە دیفاعی لێکم بەڵام با خۆمان بێنینە جێگای کەسێک ینی بۆ ئەوەی تەسویری بکەی خۆت بێنیتە جێگای کەسێک کە هۆمۆسێکسوێلە تەسەوری بکات و ئەچی بۆ وڵاتێک و بۆ شارێک هەمووی سێکسوێلە تەنها تۆی هەمووی هۆمۆسێکسوێلە تەنها تۆی کە هێترۆسێکسوێلی تەنها تۆی کە حەزت لە ژنە لەو وڵاتەیە بە تۆ ئەوترێ ئەمە چ کفرێکی گەورەیە تۆ ئەنجامێدەیت و ئەوانە حەزت لە ژنە لە جاتیەوەی حەزت لە پیاو بێت تۆ بێ حەزت لە پیاو بێ ناوێ بەلای ژنابچی تەسەوری ئەوە بکە ئەمە چ زەختێکی نەفسی و چ تعزیبێکە هەموو ڕۆژێت تۆ ئەی چێژی کە نابێ خۆت بی ئەبێ درۆبکەی هەموو ڕۆژێکە بێ وێنەیەکی تر لەوەی کە خۆت ئەیە نیشانی کۆمەڵگای بدەیت کەمە بڕای من ئەمە فعلەن ئینەجا طبعا هۆمۆسێکسوێل هەتا دیارە من وازانم هەر ئەقەلێ دەمێنەوە کەمایەتی ئەمێنەوە لە کۆمەڵگاکانە و دەستبردن بۆ ئەوەی کە ئەمە نۆرمێکی دیاریکراوە ئەمە نۆرماڵەوە ئیهمالکردنی حەز و ئارەزوەکانی ئەم تاکە بەشەرانە هەر تەنها هێرشکردنە سەر ئەفرادێکی دیاریکراو نییە لە ڕاستیە هێنانەکایەی کولتورێکی وایە کە ڕێگە بە تۆ ئەدا کەمایەتی سەرکوت بکەیت ئەگەر کەمایەتی بێت کەمایەتی کە لەگەڵ نەزەری زۆربیان نایەتەوە جێگەی نییە کە بژی جێگەی نییە کە تعبیر لە خۆی بکە جێگەی نییە ینی بە من پێم وایە کەسانێک کە ئەمایان بەلاوە ئاسایی بێ قوبوڵ یەکەن مەبدەئی ئەو مەبدە سەرکوتگەریان قوبوڵ کردووە کە کەمایەتی ئەبێ هەمیشە ملکەچی زۆرایەتی بێ نەک هەر ملکەچی بێ لە بڕیارەکان و ئەوانەیە وەکوەوەی کە لە دیموکراسیەتە هەیە ملکەچی بێ لە کۆدە ئەخلاقیەکانە لەوەی کە چی ئەخلاقی و چی ڕەوایە و چی ناڕەوایە و هیچ کاتێک نابێ ئەساسەن تێڕوانینێکی دیاریکراوی جیاواز و دەربڕینێکی جیاوازی لە خۆی هەبێت کە من ئەمە بە کارەساتێکە بینم ئەزانم سەرنجێکی دیاریکراوتە یا بچینە سەر خاڵێکی تر پێم خۆش هاتێ قسە بکەم تۆ هەندێ قوڵایی ترت پشکنی دەستە خۆش بێ پێم خۆش بوو هەندێک کۆمنتی و قسانەی تۆش بکەم ئەوەی کە لە ناو حیوانە کولتور هەیە نا بەو شێوەی بەو مانایی کە لە ناو کۆمەلگای ئینسانی هەیە بەو شێوەیە کولتور لە ناو کۆمەلگای حیوانیان نییە زیاتر اعتباتیە زیاتر سروشتە بڕیارەدا دیان غەریزەیەم کەسانەیە بەو شێوەیە توانای عقلی حیوان گەشەی نەکردووە کە سیڤیلیزیشن دروست بکات یعنی حەزارەت دروست بکات بۆیە من پۆینتەکەمەوە بوو کە مادام لە ناو حیوانە هەیە کەواتە سروشتیە ترەوەی کە تۆ باسیەوە کە ئیستعدادی جینی نییە بەڵام ئیستعدادی هۆرمۆنیە من پێم وتم کاتێک کە منەڵم بەشێکیش کولتورە مانایەوە نییە کە لە ڕووی بایۆلۆجیەوە کەسێک ئیستعدادی نەبێ ئەتوانێت ببێتە هۆبۆ لە ناو کولتورێکە ئەم پۆینتە پوچەیەکە وترێ ئەگە تۆ لە ڕووی بایۆلۆجیەوە ئیستعدادیش نەبێ ببیتە بۆ نمونە هۆمۆفیل یان بیفیل یا هەشتێکی تر کەواتە تۆ ئەتوانی کولتور ببوورە من لێرە مشتەکە پێچەوە ناکەمەوە من پێم وایە ئیستعدادە جینیەکە ئیستعدادە هۆرمۆنیەکە مەوجودە ئەوەی کە ڕێگە ئەگرێ لەوەی کەوە ئەم ئیستعدادە هۆرمۆنیە تعبیر لە خۆی بکات کولتورە لەگەڵی کولتور تەشجیعەکە زای چۆنێکە کە کولتورەکە ڕێگەی پێدا ئەوانە نیسبەتی هۆمۆسێکسوێل زیاد ناکە یعنی وانە مەسەلەن لە 20 ساڵی ڕابردووە نیسبەتی هۆمۆسێکسوێل لە ڕۆژەوە کە دەرکەوتووە لە کۆمەڵگاکانە زیادی کردبێ بەوەی کەوایمە کولتورێکمان هێناوەتە دیکە ڕێگە ئەدا بە مەسەلەکە ئەوەیە
دەربڕین خۆ دەربڕین توانای هینی هەیە یعنی کولتورەکە بڵێن ئەوە لە حاڵەتی یەکەمە دەوری کابح یا دەوری ڕێگر ئەبینێ لەوەی کەوا تعبیری ئینسانی لە خۆی بکە ئەو کەسێک کە هۆمۆسێکسوێل کاکشەماڵ منیش کۆکم لەو قسەیە بە معنایەکی تر ئینسان بێڵێت کە زۆر جار باس هەوڵە درێوا پیشان بدێت کە لە ناو کولتورێکە کە گەشە بە هۆمۆفیلیە درێت کەواتە هۆمۆفیلی زیادەکە خۆی ئەوانەی کە هۆمۆفیلن دێنە بەرچاو زیاتر و جورەتەکەن دەرچن بۆیە زیادەکات نەتیجەیەوە نییە کە خەڵک هیچ ئەستعدادێکی بایۆلۆجی نییە ببێتە هۆمۆفیل یا بیفیل و لە ناکاو ئەبێتە ئەو ئەبێتە هۆمۆفیل یا بیفیل بە معنای ترەوە ئەوانەی کە ئەماڵێن ئەڵێن کولتورێکە یان ئایدۆلۆژیایەکە تەنانەت هۆمۆفیلی وەک ئایدۆلۆژیا باسەکەن بەڵام کاتێک کە تۆ ڕەگی بۆ دۆزیتەوە لە ناو مجتمعی حیوانیشە ئەم بە معنایەک یەکسەر پیشانەدا کە هۆمۆفۆبی ئایدۆلۆژیایە ئەو هۆمۆفۆبیەکە ئایدۆلۆژیایە بەڵام هەر بۆی درێژە بە ئەو مومنتانە بدەم کە تۆی سارەت کرد لە قسەکانی خۆتا هەر لێرەوە درێژە پێدەم بەڵێم هۆمۆفۆبی ئایدۆلۆژیایەکە دژ بە حقوقی ئینسان تۆ باسیەوەت کرد کە چ بایۆلۆژی بێت چ کولتور بێت بەڵام ئەمە هیچ لەوە ناگۆڕێ کام کەسە حەقی ئەمە هەیە حەقی ئەمە ممارەسە بکە جانبی حقوقێکی بۆی ئەڵێم هۆمۆفۆبی ڕێک من کۆکم لەگەڵ قسەیە کە باداین وای دانین کولن کولتورە ئەوای دارین بەس لە بابی مناقەشەوە کولن کولتورە هیچ بایۆلۆژیە لەناو کولتورە ئینسان وا سۆشیالیزا بێت و بەو شێوەیە بێتە ئەوەی کە زیاتر حەزی لە ڕەگەزی خۆیەتی بەڵام ئەمە لە ڕووی حقوق ئینسانەوە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ وەک چۆن کەسێک لە ناکاوە بێتە محەجەبە ئەم کەسە کە ئەبێ بە محەجەبە ئەمە مانایەوە نییە کەواتە حەقە تەفرەقە بکرێ حەقە ڕێگری بۆ دروستکردن نا کاتێک کە ئەبێ بە محەجەبە ئیتر ئەم کەسە کۆمەڵی حقوقی ئینسان دێتە پێشەوە بۆ ئەم کەسە پەیوەستە بێتەوە بۆ نمونە تۆ حەقتێ جلوبەرگ بەو شێوەیە لە بەرکەی کە خۆتەتەوێت هەمان وای دابنین بە فەرەزێک ئەگەر بێت و بایۆلۆژیان نییە و تەنها کولتوریش بەڵام هیچ لەوە ناگۆڕێت کە ئەم کەسانە ئەبێت لە ڕووی مافی مرۆڤەوە حەقیان هەیە کولن ممارسەی هۆمۆفیلی خۆیان بکەن و بەبێەوەی هیچ شەرمێکیان فەرز بکرێ بەسەرا بەبێەوەی هیچ ملاحەقەیە بکرێ بەبێەوەی هیچ ڕقێکیان بەرامبەر ئەکسکرێتەوە لە هیچ شوێنەکان لە ئینتەرنێت و لە ناو کۆمەلگاشە و تەنانەت مافێکی مرۆڤە کە مافی ئیجابی پێڵەن تەنها مافی سەلبی نیە مافی سەلبی تەناوەیە کە دەوڵەت نابێتە دەخالەتی تیا بکە دەستگیریان بکە شتێکی تریانەوەیە کە دەوڵەت ئەبێت زروفی مولائمی بۆ بڕەخسێنەکە ئەم کەسانە هۆمۆفیلیەتی خۆیان ممارەسە بکەن بەبێەوەی ڕوبەڕووی ڕق یان بەبێەوەی ڕوبەڕووی ملاحقە ببنەوە چی ملاحقەی یاسایی چی ملاحقەی کۆمەلگا چی ملاحقەی خانەوادەجی یان بمعنای تر بەڵێ جانبێکی حقوقی هەیە هۆمۆفیلی کولن دژایەتی و جانبە حقوقیاکە یعنی بمعنای تر توان بڵێم ئەمەوێ بڵێم کە هۆمۆفیلی ئایدۆلۆژیایە کە دژ بە حقوقی ئینسان دقیقاً و هەر لێرە شەوەیە بگوێ کاکشەماڵ هۆمۆفۆبیا با غەڵەت هۆمۆفۆبیا بەڵێ هۆمۆفۆبیا ئایدۆلۆژیەکی دژی مافی مرۆڤە و هەر بەم دەلیلەشە کە ئێمە داکۆچیکردن لە مافەکانی هۆمۆسێکسوێلەکان یاخود هاوڕەگەز خوازان بە بەشێک لە داکۆچیکردن لە مافی مرۆڤەزانی وانە؟ ئەبسولوتلی خۆیتر مەسەلەی مافی بیفیل بڵین بیفیل و هۆمۆفیلەکان کە بتوانن بە ئازادانە ممارەسە ژیانی خۆیان ئەو شێوە ئایدنتیتیە بکەن کە قەناعەتیان پێ یان ئایدنتیتیانە یان ئەو شێوە سێکسەی کە حەزەکەن بیکەن بەشێکی سەرەکی بەشێکی گرنگ یان بەشێکی سەرەکی بەشێکی گرنگە بۆ لە مەسەلەی مافی مرۆڤ چونکە بەشێکە تەواو و پشتگوێ خراوە با نمونەیەک بۆ بێتەوە من و تۆ کچێک بین لە کوردستان ژنێک بین لە کوردستان سەرکوت کراوین تێگەی بە زۆر بەشوو دراوین یان نایڵن خۆشەویستی بکەین یا هەر شتێکی تر ڕوبەڕوومان کراوەتەوە کە ئینتەرنێتەکەینەوە جار بەشێکی زۆر هەیە کە خەڵک دفاعمان لێەکە ئەمە وات لێکە ارتیاحێکی زۆر دەداتێ بەس بێنە پێشاوی خۆت من هۆمۆیەک بم و ئینتەرنێتەکەمە و
کەسێک دیفاعم لێ ناکە یەک کۆمنتێک بنووسێ 50 کۆمنتی دژیە نووسێ بە چ ئەندازەیەک مافی من پێشێکراوە بۆیە من ئەڵێم بەڵێ دیفاعکردن لە مافی هۆمۆکان دیفاعکردن لە مافێکی گرنگی حقوقی ئینسان جا ئەگەر سەرنجام ئەگەر تەنها یەک ئینسان هەبێ لە کوڕی سەرگۆی زەوی کە مەسەلەن ئینتیخابی نەکرد اختیاری نەکرد یا خود بە هەر دەلیلێک تەنها کەسێکیش هەبێ کە اختیاری کاکە هۆمۆسێکسوێل بێ نەک ئەو گروپە گەورەیە دووبارە ئەو کەسە حەقی ئەوەی هەیە کە داکۆچی لە مافی بکرێت چ جای ئەوەی تۆ گروپێکی گەورە و فراوانە لە ناو کۆمەلگایە ینی نازانم من نیسبەتەکانە سیر نەکردووە بەڵام نیسبەتێکی دەرسەدی لە ناو کۆمەلگایە پێخۆشە هۆمۆسێکسوێل بێ پێخۆشە کە مەیلی بەلای ڕەگەزی چوونیەکە ینی هاوشێوەیە هەیە ئەمانە ناکرێت پەراوێز بخرێن و ناکرێت لا بدرێن بەڵام شتێک لەوانی یەک قسەی لەسەرەوەی تۆ بڵێمەوەی کە تۆ ئێستا وتت یەک ئەسۆسییشنی لا من دروست کرد بۆ قسەیەکی ستیوارت میل لە کتێبەکەی بارەی ئازادی ڕێکەویش بۆ شێوەی تۆ ئارگومنتەکە بۆ مافی مرۆڤ ئەڵە ژمارە مەسەلە نییە ڕێک بەو تعبیرەی تۆڵێڵێ ئەگەر بێت و یەک تاکە کەسێک هەموو کۆمەلگای ئینسانی فەرزی بکە بەسەر هەموو کۆمەلگای ئینسانیە بێنە ژێر باری ڕای ئەوەوە هیچ فەرقی نییە لەگەڵەوەی کە هەموو کۆمەلگا فەرزی بکەن یەک تاکێک بێتە ژێر باری ڕای کۆمەلگاوە سەرکوبگەری مافی مرۆڤ سەرکوبکردنی مافی مرۆڤ هاچیەک بێت ژمارە کاتان بێت دقیقاً بەڵام پێخۆشە بچینە سەر محۆرێکی تر تەوەرێکی تر لەم گفتوگویانە ینی هەنێک ڕەهەندی بڵین هۆمۆفۆبی هەنێک ڕەهەندی دوژمنایەتی کردنی هاوڕەگەزخوازی لە کۆمەلگاکانی شەرقا بە تایبەتی هەیە کە کەمتر لە ڕووی توێژینەوەکانی ئەوروپا ئەوانە ئەیبینی مەسەلەن یەکێک لەوانە دیاردێکی سەرنجڕاکێش هەیە لە کوردستانە مەسەلەن زۆر جار هۆمۆسێکسوالیتیەتی یاخود هاوڕەگەزخوازی ژنان کەمتر سەرنجڕاکێشێ بۆ کەمتر دوژمنایەتێک لە تا پیاوان من پێ خۆشە تەسویری تۆ بزانم لەسەر ئەمە پێ وایە بۆ چیە گەڕێتەوە ئەم بابەتە خۆی جانبێکی پۆزیتیڤ و جانبێکی نەگەتیڤیشی هەیە یان دڵخۆشکەر و دڵناخۆشکەری هەیە جانبێکیانەوەیە کە خۆشبەختانە لە ئەو ملاحقە و ئەو گرفتە زۆرانە ینی ئەو بۆ نێرەکان دروستەکرێ مێیەکان لی پارێزراون نەتیجەی عەقڵێکی کۆنەپەرستانەیە نەتیجەیەوەیە کە کۆمەلگا پێی وایە ئەو پیاوە سێکسەکە ژن سێکس ناکە ژن سێکسی لەگەڵ ئاکرێت بۆیە ناچێت عەقڵەوە لەسبیانێک و لەسبیانێک سێکس بکەن و ڕەنگە لەسبیانێک و لەسبیانێک تۆزێک پارێزراوتر بن لەوەی کە گومانیان بێتە سەرەگەر بێت و شەو لە لای یەک بمێننەوە بۆیە جان بەدڵ خۆشکەرەکەی وەیە بەڵام جانبێکی تریەوەیە کە کۆمەلگا بە ئەندازەیەک تون دەبێت لەگەڵەوەیە ئەگەر بێت و چێک بڵێ من لەسبیانم کە کەمی ئەوێرێ لە بڵێن لە سەنووقەکە دەرچێت و بڵێ من لەسبیانم کوڕ هەیە من زۆر دڵخۆشەم بۆی کە هەندێک ڤیدۆیان بۆ نادووم ڕۆژانە بینیم کوڕی کوردە و زۆر ئاشکراڵێ حەزم لە چییە و حەزەکەم چی بکەم و تەواو یاخی بووە کچ ناتوانێت یاخی بێت کۆمەلگاش پێی وایە کچ سێکس ناکە کچ سێکسی لەگەڵاکرێ بۆیە کۆمەلگا فۆکسی زۆر لەسەر لەسبیانەکان نییە زیاتر لەسەر هۆمۆسێکسوالەکانە دیارێتە ڕەنگێکی تاریخیشیە لە تاریخی هەروە بۆیە وەک ترادیشنێک هەرماوەتەوە یان بە معنایەک ئایدۆلۆژیاکە ڕەنڕێژ بووە بە ملاحقەی یان ڕاوەدوونانی نێرەکان تامیەکان وەڵام من لەو پرسیارەی خۆم و بۆ شتێک ئەچم کە پێم خۆشە عەرزی کەم تا بزانم ڕێی ئێوە چییە من وازانم ڕەهەندێکی ئەم بابەتە زۆرتر پیاوسالاریە یعنی باسەکە زین چۆنە لەو جێگایەوە کە ئافرەت هەر چۆنێک سێکسەکاتیات و دەردێڵی کە نایکات لێ ئەکرێ بۆ مەسەلەیەکە بۆ خۆی بەڵام کە وەختێک گێتە سەر مەسەلەی هۆمۆسێکسوێلیتی پیاو یا هاوڕەگەزخوازی پیاو باسەکە لەسەرەوەیە کە لەم پەیوەندیە یەکێکیان دەوری ژن ئەبینێ وەلەو جێگایەوە لە کۆمەڵگەی ئێمەیە یاخود مێی نەبوون لە کۆمەڵگەی ئێمە ئاوا ئەوکەەوە برادەرەی هینەستە من نازانم بەڕاستی زۆرتر لە چێت و ڕەبین لەو برادرە و ڕەبین کەوتی ئەم حکومەتە مێینەیە
یا لەو برادرانە تووڕەبین کە بۆ قسەیان بە سوکایەتی زانی بەستمەوەیە کە دیارە بۆ خۆی بە سوکایەتی بەکاری هێناوە بۆیە بێ بەرپرس بردرێتەوە ئەو کەسێک کە لە پەرلەمان ئاوتی ئەم حکوومەتێکی مێینەیە ینی بەبستمەوەیە بە جانبەکەی تریشا کە تۆ پێدوا بێ کەسێک گوتی ئەم حکوومەتە مێینەیە ئیتر لێ تووڕەبی بە جۆرە لە جۆرەکان خۆی اعترافکردنە بۆی کەوا ئێتیهامکردن بە مێینەبوون سوکایەتیە دائمە کۆمەڵگای ئێمە مێ و مێینەبوون و هەرچیەک ڕەبتی بە ئونووسەتەوە هەبێ بە شتێکی خواری ئەزانێ بە شتێکی ژێرەوەی ئەزانێ بە شتێکی کەمتری ئەزانێ ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە ئاتوانێ شتێک بێت پۆزتیڤ بێت و مایەی سەربەرزی بێ و مایەی چۆن بڵین شانازی بێ ئەوانە پیاوەتیە نێرایەتیە ینی نێربوونەکە ئەتوانێ شتێک بێت جێگەی شانازی بێ ئەوانە بەو یاعتیبارە علاقەی بینی پیا و کە یەکیشیان دەوری ژنەبینەوەیشیشان دەوری پیا و هەمیشە لەو ڕوانگەیەوە سەیرەکرێ کە ئەمە سوکایەتیە بە نێرایەتی هەر بۆیە ئەیبینین لە کولتوری مەسەلەن عەرەبیشا و لە کولتوری کوردیشا زۆر جار ئەوەی کە پیاوێک دەوری پیاو ئەبینێ لە علاقەی هۆمۆسێکسوالەتیە کەمتر جێگای سەرنجە ئەمە بەنمونە بڵێم سعد الحلیەکە بوو لە عێراق گۆرانیە و توانە و لا یزال بە یەکێک لە علامە مهمیەکانی هونەری عربی و هونەری مەقامات ئینە بێت و ئەوانە و لا یزالیش مەسەلەن تەلەڤیزیۆنەکانی بەغا و هەمووانە لێدەن سعد الحلی مەشهور بوو لەسەری کە نەک هەر یعنی بڵین هۆمۆسێکسوێلە یاخود ئەوە نییە بەڵکو هەتا تەنانەت پیدۆفیلیشە باشە بەڵام بەو پێیەکە ئەو دەوری پیاوی بینیەوە هەمیشە لەو پەیوەندیە یا فرامۆش کراوە یا مەسەن کراوە بە مادەی نوکتەوەوانە بەڵام سەرنجام نەبووتە هۆی ئەوەی کە ئەو لە تاریخی هونەری عێراقیا بسڕێتەوە یعنی لە جێگایەکە لەو مەدینەی سەورەیە کە هۆمۆسێکسوێلەکانیان نەگر جێشی مەهدیەوانە وایان لێکردن گاز لە هین بگرن گاز لە شۆستەکە بگرنەوەوانە بەلەقەیان کوشتن ئەویانە کرد نەزان ماوەیەک ئەو ممارەساتانیانە کرد کە زۆر قێزەون بوو بەڕاستی لە بەغایە بە تایبەتی کە جێشی مەهدی بۆیە ویستیشمەوە بەشێک بە دەربڕینی ینی هەوڵێکە بۆ خۆ سەپاندن و ئەوانە جێشی مەهدی کە ویستی مەدینەی سەورە بگرێ بەو کردەوانە دەسی پێکرد جانی جێشی مەهدی تابعی مقتەدە سەدر کە لە مەدینەی سەورەیە لە بەغا ویستی بێ منەوەختە لە بەغا بوو ماگادار بووم یعنی ئەم ڕووداوانیان باسە کردووەوانەوە ساهینێک بوو پێشەکیەک بوو یا پەلاماردانی سەرخۆشەکانەوەمانە پێشەکیەک بوو بۆی کەەوە هەیمەنە بکەن لە مدینەی سەوریا یعنی هەر لەو مدینە سەوریا کە ئاوا لە هۆمۆسێکسوێلەکانەکرا سعد الحلی لە هزار کەسێکی محتەرەمەوە چی بۆ هەر چاخانەی گۆرانەکەی لێ ئەدرێ ئەم هینا ئەم تەناقوزە نیشانەی ئەوەیە کە مەسلەی هۆمۆسێکسوێل لە وڵاتی ئێمە ڕەبتیشی بە مەسلەی ژنبوون و پیاوبوونەوە هەیە ینی بەشێکە لە فەرهەنگی پیاوسالاری کە بەم ئەندازەیە هۆمۆسێکسوێلێت جێگەی پرسیارە و جێگەی تانەوتە شەر و جێگەی دژمنایەتی کردنە دەست خۆشکاشەماڵ لە سەرتاوە کە دەست کردە ئارگومنتکردن زۆر پۆینتەکە تێ نەگەشتم و متفق نەبووم لەوەی کە هیچ جەنبەیەکی پاتریارکی لە مەسەلەکەیە هەبێ بەڵام دوایی تر ڕۆشن بۆ بۆم کە پۆینتەکە چییە پۆینتەکەی تۆ زیاتر ئەوەیە کە کەسێک بە تەنازولێک لە پیاوەتی ئەزانێ ئەگەر کەسێک سێکس بدا بە پیاوێکی تر پیاوێک سێکس بدا بە پیاوێکی تر ئەمەش هۆکاریەوەی کە لە تاریخی عێراق بۆ شێوەیەیە کە تەرەفە لە ئینەکە پێڵن تەرەفە نێگەتیڤەکە یعنی بە معنایەک داراوە عەقڵی کۆنە و عەقڵی من نییە وا بیرەکاتەوە ئەوەی ئەیدا و ئەوەی ئەیکا ئەوەی ئەیدا ملاحەقە یاسایی بۆ کرا و یان سوکە کرا لە کۆمەلگایە یان خانەوادە ئەی کوشت چونکایوت مناسبەوەشم بیر نەچێ ئەم خاڵە ئەوەنێت چەندین شاعری عەباسی هەیە کە مهمترین شیعرەکانن لەسەر هین وتوە لەسەر گەنج وتوە لەسەر ئەوان مناڵ غولام لەسەر ئەوانە وتوە ئەوە یەکێک بەشە گرنگەکانی شیعری عەرەبی تایبەتی لە سەردەمی عەباسیە بەڵێ لە کولتوری زاڵی کوردیشە دیارە من کاڵم کولتوری ئەو کولتورەی کە زاڵە لەناو کووردا دیارە دروست نییە کولتور وەک شتێکی ستاتیک و وەک شتێکی سابت باسی بکەیت بەس ئەو کولتوری کە زاڵە لەناو کووردا هەماش تەحملی بووەوە هەیە کەسێک ئەسڵەن شانازی پێوەکە کە سێکسی لەگەڵ کوڕێکا کردووە بەسەوەی کە لەگەڵیا کراوە شارێتەوە بۆیە بەم معنایە منە پێم وایە ئاسپێکتێک و جەنبەیەکی مەسەلەی پیاوسالاری هەیە بەڵام ڕەنگە لەوەیە متفق نەبووم کە بڵێ لێرەوەیە
هۆمۆفۆبی دروست بووە هۆمۆفۆبی دروست بووە و ئایدۆلۆژیایەک دروست بووە کە دژ بە هۆمۆفیلی و بیفیلیە من پێم وایە دروست نەبووە بەڵام لێەوە تەجدید بۆتەوە ئەوە یەکێکە لە ڕەگەزە گەورەکانی ئەم مەسەلەیە لە شەرقا ئەمە لە غەربانیە ئەسە لە نەرویجا و لە سویدا من و تۆ لەگەڵەوە بەرەو ڕوونین بەم ئەندازەیە ئەوتە تۆ باسی فاکتەرەکەی کە تەقویی ئەو ئایدۆلۆژیایەکە بەڵێ زۆر فاکتەری تر هەیە ئەم ڕۆژانە من لە فەیسبووکە چەندین فاکتەری ترم بینیدارم فاکتەری تۆ زۆر هێزی هەیە و خەڵک زۆر تەعبیەکە بەڵام فاکتەرێکی ترەوەیە کاڵێن ئەمە ئەمریکای لە پشتەوەیە تیۆری موئامەرە فاکتەری تر زۆر هەیە کە ئینسان ئەتوانێت دەستنیشانی بکات یەکێک لە فاکتەرەکانەوەیە کە من متفقم لەگەڵ تاکە واکات تەقویەی هۆمۆفۆبی بکات بالمناسبە یەکێک لە شتانەی من لەسەر بیرم کەوتەوە ڕشتەی مرواری کە علادین سوجادی نووسیوەتی ئەوانە پێما بێت 4 نوکتە 5 نوکتە هەڵبێتەوە نوکتەیەکی لەسەر مەلایەکە لەگەڵ فەقیەکە کە چیان کردو لە مزگەوتا ئەوانە و چۆن کوێر بۆ چاوی ساق بۆتەوە و ئەنوا وەشکال نوکتەی لەم بابەتەی تایە تەواوی ئەوە بەشێکە لە کولتوری کوردی کاڵێن کولتوری کوردی دوورە لە هۆمۆسێکس دوور نییە لە هۆمۆسێکسوێلیەوە دوورە لەوەی اعتیبار بە هۆمۆسێکسوێل دابنێت دوورە لەوەی ئینسانیت بە هۆمۆسێکسوێل بدەیت دوورە لەوەی بە بەشەریان بزانی دوورە لەوەی کە بە وەکو ئینسان احترامیان بگری ئەجینە هەمیشە و دایم هەوڕەگەز خوازی بەشێکی ئەسیلی کولتوری کوردایەتی کولتوری عەرەبایەتی کولتوری موسڵمانایەتی بۆ هیچ کاتێک لێی دوور نەکەوتوتەوە یەکش بزانین کاک شەماڵ من کۆکم لەگەڵ ئەو قسەیە کە تۆلەرانس بۆ هۆمۆفیلی قەدیمەن زۆرتر بوو و لەسەرەوە کەوتووەکە و ئایدۆلۆژیای بۆ نمونە حزبێک یا دەوڵەتێک بۆ نمونە دوای دروستبوونی جمهوری ئیسلامی لە ساڵی 79 جمهوری ئیسلامی ئێران زۆر ئازادی مزایقاتی بۆ هات یەکێک لەو ئازادیانە هۆمۆفۆبی زیاتر گەشەی کرد لە بەرامبەر ئازادی هۆمۆفیل و بیفیلەکانە بەڵێ لە ئەدەبیاتە بگەڕێی زۆر سەرەداوە دۆزیتەوە بەس وریابین دوو شت تێکەڵ نەکەین لە ئەدەبیاتە زۆر جار سەرەداویشە دۆزینەوە بۆ مەسەلەی غوڵام و شتی واوانە ئەوە پێدۆفیلی تێکەڵ نەکەین بە هۆمۆفیلی بەڵام دیسانەوە دیسانەوە پۆینتەکە ئەسڵەن بەهێسترەکە تەنانەت لە کولتورێکە بۆ پێدۆفیلیش تۆلەرانس هەبووە کە نابێت تۆلەرانس بۆ پێدۆفیلی هەبێ بەڵام کۆمەلگا بە ئەندازەیەک تۆلەرانسی بەرامبەری هەبووە کە پێدۆفیلیشی قبول کردو و پێدۆفیلی تاوانە ئەبێ خەڵکی لەسەر بگیرێ ئەبێ بخرێنە زیندانەوە ئەبێت تربیت بدرێن بۆی چا ببنەوە پێدۆفیلی ینی خواستی سێکسکردن لەگەڵ منداڵە باشە چ کەس بێت چ کوڕ فەرق ناکات طبعاً چ کەس بێت چ کوڕ کاگەر هینیکەی طبعاً هونەری کوردی هەمووی پێدۆفیلیە بە تایبەتی لە بەرامبەر کچۆڵی 14 ساڵە و تازە سنگی بەرز بۆتەوە چیوانان وا وەشکال گۆرانیمان لەسەرم بابەتە هەیە ئەمە نەچینە سەری ئێستا بەڵام مەبەستمەوەیە ئەم پێدۆفیلیە بە معنای ئارەزویکردنی سێکس لەگەڵ منداڵە ئەمە تاوانە لە هەموو وڵاتە شارستانەکانە لە هەموو وڵاتە متەمەدینەکانە بە تاوان حسابە بە بینەران خراپ لەم نقطەی ئەمە تێنەگەن ئێمە بە تەواوی لە دژیە منوانە بێت زیندانی بکرێن بەڕاستی بۆ علاج بکرێن نەخۆش ڕووی بەڵام ئەمە شتێکە و هۆمۆسێکسوێل و هاوڕەگەزخوازی شتێکی ترە لە هوەری و لە ئەدەبیات و لە کولتوری کوردەواریە پێدۆفیلی قبوڵەکرێ بە تەنانەت پێدۆفیلی قبوڵەکرێ بەڵام هۆمۆفیلی یاخود هۆمۆسێکسوێلیتێت قبول ناکرێ هاوڕەگەزخوازی دوژمنایەتی ئەکرێ بەس هەر بۆ پاڵپشتیە و پۆینتی تۆکاڵی تۆلەرانس پێشتر بۆ هۆمۆفیلی زۆرتر بۆ بەرتەسبتر بۆتەوە ئینسان دەتوانێت نێوە بێنێتەوە کە کاتێک حکوومەتی عێراقی لە 1968 لە قانونی عقوباتە نووسێتەوە لە ساڵی 1969 تەسویبیەکە هیچ سزایەکی تیانە بۆ هۆمۆفیلی بە دوایدا هەندێک هەوڵەیە بۆ ئەوەی بۆ نمونە قەراری مەجلیس قیادەی سەورە تەمسیلی شعب ناکە بە هیچ شێوەیەک هاتبوو زەختی بۆ وایە ناچونکە بۆ نمونە جمهوری ئیسلامی ئەمە بیرمانەکە جمهوری ئیسلامی ئێران کە دروست بوو گوشاری تەنانەت واهێنا بوو کە دوژمنەکەشی کە جمهوری عێراق بوو
کەوتبووە ژێر بشارەوە بۆ نمونە سەیریەوە کە بۆچی لە ناو ئاڵای عێراق نووسراوە الله ئەکبەر، بۆچی تەلەڤیزیۆن لە هەر کاتی نوێژەکانە 4-5 نوێژی ڕۆژدا بانگی ئەخوێن. ئەمان نەتیجەی ئەوە بوو کە ئێران جمهوریەی ئیسلامی جمهوریەی عێراقی خستە ژێر بشارەوە بەرەبەر ئەو بشارانە هات. هیچێک لەوانەیە کە بشاری زۆریان بۆ هات هۆمۆفیلیەکان بوون، نەکینا هۆمۆفیلی ئازادیان زیاتر بوو یا با بڵێن بازنەی ئازادەکانیان وای یەکجار بەرپرس نەبوو، هۆمۆفۆبیا بەو ئەندازەیە بەربڵاو نەبوو لە ناو کۆمەلگایە. دروستە، زۆر باشە. پێم وابێ بەرەو کۆتایی بەرنامەکەمانە چین. کاک سیروان، من پێم خۆشە بەس تەنها ئەوەنە بیانی ئەگەر بە کورتیش بێ بتوانین لەسەر ئەو خاڵەش بدوین کەمێک چیکردن لە بەرامبەر ئەم مۆزوعە، یعنی ئەم هۆمۆفۆبیایە، ئەم دوژمنایەتی و دژایەتیکردنی ڕەگەزخوازی، ئەم بێمافکردنی کۆمەڵێک و گروپێک لە خەڵکی کوردستان و ئاوا قبولکردنی وەکو مەسلەیەکی ئاسایی بزات بە ئەو شتەش ڕوون بێ کە من کاتیان بەرنامەیم کرد هەنێک لە هاوڕیانی زۆر نزیکیش پیان وتم کە ئێستا وەختی ئەمەیە جا ئەمەش ئێستەمە کێشەیە باسیکەینەوەوانە کە من بە نەزەرم من ئەو شتانە بە نەزەر ئەتیبار وەرناگرم و بڵێ پێم وابێ کێشەیە، پێم وابێ مادەم گروپێک لە خەڵکی کوردستان گروپێک لە کۆمەلگای ئێمە ستەمی لێ ئەکرێ بە خاتریەوەی اختیاراتێکی کردو کە زەرەر لە خەڵک نادا ئەگەر ئێمە دیفاعی لێ نەکەی ئەگەمە داکۆچی لێ نەکەین چی ئەیکا و ئایا ئەمە بازدانی پێویستە، ئایا مەسەن بینەران لەم کەناڵە دوورەکەونەوە دوورکەونەوە هەر کەسێک ئێوە ئەم کەناڵە سەرم مەسایلانە قسە نەکاتوانە بە خاتریەوەی کە باسمان کردوانە بە جێمانێڵە بە جێمان بێڵ ئەسن سیرمان مەکەن ئەگەر ئەبێتە مەسلێک ناڵ بەڵێ کێشەی ئێمەیە مەسلەی ئێمەیەوە داکۆچی لێکەن هەرم بەرنامەشی لەسەر ناکەین بەرنامی کەشی لەسەرەکەی بەرحاڵ بەڵام چیکردن لە بەرامبەر ئەمەیە کاکسیوان پێ دوایە ئەمە بێ چی بکەین بەرەنگاری ئەم مۆزوعە ببینەوە. کاک شەماڵ یەکەم شت حەزەکەم دەستخۆشیەوە لێ بکەم کە ئێوە و کەناڵی خۆتان بەو ئەندازەیە بێمنەتە بن لە خەڵکانێک بە شێوەیەکی تر بیرەکەنەوە بەو ئەندازەیە ئێوە پێ لەسەر پرەنسیپ داهاگرن و باکتان بە پۆپولاریتی نییە و ئینتگریتی خۆ ڕاگری باکت بەوە نییە کە خەڵکانێک چاوەڕوانێکی تری لێتان هەیە دەستت خۆش بێ بۆ پێداگریە لەسەر پرەنسیپ. شتێکی ترکە باست کردەوەیە کە ئەمە کێشەیە بەڵێ کێشەیەکی گەورە کۆمەڵگای ئێمەیە من پێم وایە مخەیەرم کەی لە بینیەوەی کە ئایا کێشەی موچە ئیشی لەسەر بکرێ کێشەی کەرکووکیشی لەسەر بکرێ کێشەی تەنانەت دۆزینەتەوەی کورد کامی ئەولەویەتی پێ بدرێ لە بەرامبەر مەسەلەی هۆمۆسەکشوالیتی و کۆمیونیتی LGBT لە کوردستانە من ئەمەی ئەخیریان ئەولەویەتێکی زۆر پێدەم چونکە ئەو کەسانێک کە ئەڵێن ئەمە کێشە نییە ئاگدانین بە چی ئەندازەیە کۆمەڵی ئینسان بە چی ئەندازەیە مەشروعی ژیانیان لێ تێکچووە بە چی ئەندازەیەک لەژێر گوشاری نەفسی گەورەیان کە خەریکە ئەشێوێن چەندی خۆیە کوژێ چەندی بە ژیانی خۆی لە بەرچاو کردووە. من پێم وایە دۆزەخێک ئەو خەڵکەی کە هۆمۆفیلە ئەوانەی بیفیلن ترانسەکان نێرەمووکەکانمان بیر نەچێت نێرەمووکەکان کەیسی ئەوان تراجیدیایەکی گەورەی کۆمەلگای ئێمەیە لە هەموو جانبی گەورەی تراجیدی و مەسەلاوەیە بەو ئەندازەیە ئیهمال کراوە بۆیە من پێم وایە قەزەیەکی زۆر گرنگە. بچمەوە سەر پرسیارەکەی تۆ کە چی بکرێ بۆ ئەوەی ئەم دۆزە بجوڵێ. من پێم وایە ئایدۆلۆژیای هۆمۆفۆبیا بە ئەندازەیەک زاڵە کە وای کردۆ زۆرێکی بردۆتە کوونەوە نەک بڵێ من هۆمۆفیلم زۆرێک لەوانەشی کە هۆمۆفیلیش نین بەڵام قەناعەتیان بە کەیسەکە هەیە ناوێنن بێنە ڕوو. یعنی بەمانایەک لە دنیای غەربە تا ئێستا کێشەی ئەوە ماوە هۆمۆفیلەکان و ترانسەکان و بیفیلەکان ناوێرن زۆر هەندێکیانە ناوێرن لە سنووقەکە دەرچن و بێن بڵێن کاکە من هۆمۆفیل. لای ئێمە ڕۆشنبیرانمان ناوێرێت لە سنووقەکە دەرچێت بڵێ کاکە وەڵام من ئەم کەیسەم بەلاوە گرنگە. جۆرێک لە ئینتهازیەتە داکۆچیکردن لیان بۆتە پاڵەوانێتی. تەسەوڕ ناکەیت ڕۆشنبیران بۆی هەیە زۆرێکیان لەبەرەوەی پۆپولاریتی لە دەست نەدەن کە زۆر شەرمەزاریە بەشێکیشیان کۆمبینیشنی ئەوە و ینی تۆزێک لە تەرەسوباتی هۆمۆفۆبیای تیان ماوەتەوە
بۆی من پێم وایە یەکێک لە ئیشە سەرەکیەکانەوەیە کە خەڵکانێکە بن ڕوبەڕوو بوێنن قسە بکەن بەرەبەرە دەست بخەنە سەرەوەی کە ئەم ئایدۆلۆژیایە بە چ ئەندازەیەک نامەعقوڵە، ئایدۆلۆژیای هۆمۆفۆبیا بە چ ئەندازەیەک جەریمەی گەورە لە بەرامبەر ئینسانی کورداکە لە بەرامبەر کۆمەلگای کوردیە بە شێوەیەکی گشتی تا دیموکراتیت بۆ شێوە دروست نابێت تۆ بێت و مافی مرۆڤ پێشێل بکرێ بە مافی مرۆڤ زەمانەتیەوەیە دیموکراتیەتی مستەقل دروست بێت. ئەمە دیارە پوینتێکی ترک من حەزمەکە قسەی لەسەر بکەم چکە اختصاصی منە بەس لە دەرفەتی تراکرێ قسەی لەسەر بکەین. بەرحاڵ یەکێک لە شتەکان کە من زۆر چاوەڕوانیەکەم نییە و هیچ گوشارێکیش ناکەم بەڵام ئەوەیە کە هۆمۆفیلەکان، بیفیلەکان، ترانسەکان ئەگەر بوێرن دەرچن و بێترس قسە بکەن بڵێن ئێمە بۆ نمونە کوڕم و حەزم لە کوڕیشە، یا کوڕم و حەزم لە کوڕ و کچیشە، یا کچێکم حەزم لە کچە، یا کچێکم کچم خۆشەوێ حەزم لە سێکسی کچە، ئەمانە تعبیری لێ بکەن. ئێستا سوشیال میدیامان لە بەردەستە تعبیری لێ بکەن ئیشێکی زۆر گەورەیە بێ ئەندازە. من بە ئەندازەیە و کەسانی کە کۆمەلگای کوردی شانازی پێواکە بۆ نمونە بە ئەندازەیەوەی کە پارتیەک شانازی بە خەباتی مستەفا بەرزانیەوە ئاکات، یەکێتیەک کە شانازی بە خەباتی جەلال تاڵبانیەوە کە جەلال تاڵبانی شخصیەتی نییە جێگەی شانازی بە هیچ شێوەیە یا مستەفا بەرزانی خەلەلی زۆرە. بەو ئەندازەیە من شانازی بۆوانەواکەم لە کۆمەلگای کوردیە ئەوێرن ڕوبەڕوو بۆستم و بڵێ من هۆمۆفیلم. پێشگە لەمانم کە من پێم خۆشە لە سنووقەکە دەرچن و ئیشەکەیان قورسە و چاوەڕوانیەکەم لیان نییە، چاوەڕوانیەکەم لە ڕۆشنبیری کورتکە لە سنووقەکە دەرچێ بڵە کاکە من لایەنگری مافی هۆمۆفیلەکانم یا ئەم کەیسەم بۆ من گرنگە. شتێکی تر کە لە ڕووی موسەساتیەوە بێ بکرێ ئەوەیە کە جارێ ئەوە بزانین کە دەوڵەت ملاحقەی یاسایی بۆ هۆمۆفیلی بکات پایەیەکی یاسایی تۆکمەی نییە باوە بزانێت دەوڵەت بۆی هەیە تەنانەت سەبەبێک لە سەبەبەکانێکە ئەو حاکمە گەمژەیە کە بڕیاری دەستگیرکردنی و کەسانی داوە دوایینجا مادەکەی پێگۆڕن بۆ یەکەنە مەسەلەی لەشفرۆشی هەر قبوڵێتی بۆی هەیە حاکمە گەمژەیەوی نەبێت. حاکمی گەمژە بۆ معنای قەرەقۆزە بەدەستی دەسەڵاتەوە و هەچیەکی پێڵە نەماکە بڕیارە دەرەکا بۆ دەستگیرکردنیان دوایی بڕگەکەشە گۆڕێت و کاتە بڕگەیەکی تر بۆی هەیە پایەی قانونی نەبێت بۆ ئەمە. شتێکی ترەوەیە کە ئینسان ئۆفەنسیڤ لەگەڵ قانونایش بکات. من چاوەڕوان هیوادارم پەرلەمان ئیتر خەڵکانێکی تیا هەڵکەوێت بەرەبەرە کار بۆ بکەن کە حەقت یعنی ڕقڕێژی بەرامبەر بە هۆمۆ عقوبەی هەبێت سزادار بکرێت لە قانونی عقوبات قانونی عقوباتی بڵین لە هەرێمی کوردستان وەک بڕیار دەرکرێکەی تر حەقت عکسکردنەوە بەرامبەر ئەو جۆرە ئینسانانە پێشێلی مافی مرۆڤە زیادە ڕۆیە بەرامبەر بە ئەقلیەتێک ئەم ئەقلیەتە پارێزراو بکرێت. من پێم وایە هیچێک لەوە ئەوەی کە یاسایەک ئەگەر بێت و بۆ ملاحقەیەمانە هەیە هەڵوەشێنرێتەوە لە بەرامبەرە کارێ بکەین بۆ ئەوەی بە ئەنگلیزی پێڵێن هەیت سپیچ بەرامبەر بەو ئەقلیەتە مەمنوع کردین. چۆن ئێستاکە هەیت سپیچ ئەکرێ بەرامبەر بە مەسیحیەکان بڵین ئەبێ سزادار کراوە هەماشت بەرامبەر بۆ ئەقلیەتەش گرنگە یاسایەکمان هەبێت ملاحقە یاسایی بۆوانە بکات کە ڕقڕێژیەکەن یا ملاحقەیانەکەن یا سەغڵەتیان بۆ دروستکەن یان تەنانەت عنفیان عنف بەکارهێن چکە عنفی جەستەیی و عنفی نەفسی زۆر بەرامبەریان بەکارهێنرێ. ئێمە نایبینین چکە خۆیان شارنەوە و زۆرێکی شەیە پێی ڕەوایە. من زۆر بەلام و سەرسام بوو سەرەکەم زۆرێک هەن تەبریرێک بۆ دێنەوەڵن بەخوای وایە بەس یەکجاری ئەوان خۆشیان کردووە ئەوان ناخۆشیان نەکردووە. حەزەکەم ئەم پۆینتەی خیرش قسەیەکی لێ بکەم کە ئەوان ناخۆشیان نەکردو چونکە یەکێک لە تەبریرەکانی یاساییشەوەی کە ئەوان ناخۆشیان کردووە بڕۆ ئاسایش بڕۆ سەرکار نازان چیەکەن و چی ناکەن. زۆر گرنگە هەندێ جانبێ و مەسەلەیە ببینین. جانبێکیانەوەیە کە بێنە پێچای خۆت من یا تۆ شەکڵێکی کچانەمان هەبێت و بەو شێوەیە بڕۆین گوارەیەکمان لەگوێ بێ و بچین لە ڕێستورانێکە داوای کار بکەین ناماندرێتێ، بچین لە دایرەیەکە داوای تاین بکەین ناماندرێتێ. بمانایەکتر لە نەتیجەیە ئێمە لە ڕووی مادیەوە تەواو ئەکەوینە لاوە. شتێکی ترەوەیە کە من کاتێ ڕوبەڕووی ئەم تەفرەقەیە بمەوە بەرەبەرە وام لێ دکە خۆمم لە بەرچاو بکەوێ
خۆشبەختانە ئینسان بە شێوەیەکە کاتێک کە ئەبینێ خۆی خەریکە خۆی لە بەرچاوەکەوێ ڕەتفعل وەرەگرێ و دەسەکە بە فەوزە. من پێم وانە بام قسەیمانایەوە نەبێت کە هۆمۆکان لەسەر شنار زیاتر لە خەڵکی ئاسایی فەوزا دروستەکەنەوە درۆیە، بەڵام ئەگەر بشیکەن کولە تێگەیشتنم بۆی هەیە کاسێکە من با لێرە شماڵ پرایک پارادەیە ئەوەی کە ساڵانە لە مانگی پێم وایە 5 خۆی هەفتەی 5 ڕۆژی داکۆکیکردنە لە هۆمۆفیلەکان دێنە سەر جادە و بە هەموو شانازیەکەەوە خۆیان پیشانە دەن و سەماکەن و ئەڵم بەڵێ ئەمە سێکسواڵتی بنە. هیوادارم زۆر نەبات و ماوەیەکی کەم بێت و لەسەر جادەکانی کوردستان ئەو مەسیرەی شانازیکردنەی هۆمۆفیل و بیفیل و ترانسەکان ببینی. بەرحاڵ هەر هەنگایەک بۆ ئاراستەیە من بە پۆزیتیڤ ێزانم، بەڵام با من لێرە گۆشەیەکم لەگەڵ توە هەبێ کاسیبان نەزانی چۆنە من ئەم دەسەڵات و دەوڵەتانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمەنە بە بێزرا و ئەمەنە بە بابەت و نیشانەی تووڕێی و بێزاری ئەزانمە ئەوانە باوەڕ کە دەست خەنە هەر یاسایەکە و هەر شتێک بەرنە پێشەوە ئەوانە ڕەتفعل لە بەرامبەر کۆمەلگای دروستەکە. ینی بەو ئەندازەی نێچیروان بەرزانی باسی ئازادی ژنەکە ژن لە کۆمەلگایە زۆرترە چەوسێتەوە لەبەرەوەی ینی خەڵکی وا هەیە ممکن هەر لە ڕقی دەسەڵاتی بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان و درۆیانی کە ئیکەنەوەوانە پێی وابێ کە فەرهەنگی دژایەتیکردنی ژن فەرهەنگێکی پێشکەوت و خوازانەترە لەوەی کەەوە نێچیروان بەرزانی هەڵێ. من وازانم ئەم دەسەڵاتە نێنی ناو ئەم کێشەیەوە باشە و ئەم دەسەڵاتەوە ئەو قەرارات و بڕیارانی دەریەکاوە ئەو یاسایانی کە هێنێ پەسەندیانەکات و ئەمانە ممکنە لە ئاستێکی کۆمەڵایەتیە لەو جێگایە کە تونند و تیشترین دژایەتی ڕەگەز خوازانەکرێتەوە ئەوانە نەتایجی عکسی با بەدەستەوە. من وازانم ڕێگاکەی ئەوەیە کۆمەلگا لەم قاڵ بە دەرچێ کۆمەلگا هەوڵ بدا خۆی لەم کۆت و پەیوەندە ڕزگارکە و بەڕاستی ئەوانەی کە هاتنە دەرەوەی ئەو خەڵکەوە دەرکەوتنیان و خۆ نیشاندانیان وامانە شتێکی پۆزیتیڤی بێگەرچی لە وەزعێت و لە دۆخی ئێستای ئەوانە بەمانای تقریبا ئینتیحارکردنە ینی خۆتکوشیە کە کاریشی وا بکەن، بەڵام خۆ دەردی تۆڵی تۆوانە هەڵسوڕاوان و فعالین و ڕۆشنبیران و قەڵەم بەدەستان و نووسەرانوانە خۆتوان لە بوارەیە دەرکەون. من لێرە لەگەڵ تۆیا پێشنیاری واکەم کە من و تۆ پێکەوە نامەیەکی سەر ئاوەڵا بە جێگای پۆستی فەیسبوک ئەوانە نامێکی سەر ئاوەڵا بە ئیمزای خۆمان بنووسین و هەموو ئەوانەی کە داکۆچی لە مافی هاوڕەگەز خوازانەکەن و لە دژی ئەم کردوانی دەستگای ئاسایی شۆوانن ئیمزانی خۆیانی بخەنەژێر. من وازانم ئەما توانێ بە پەرژانەوەیەکی فەوری ئەو کردوانە بێ و با قەزیەک و با کێشێک لەناو کۆمەلگایە دروستکە بەڕاستی با بێ بە مەوزوعێک لەناوم کۆمەلگایەکە وانە کە هەموو کۆمەلگامەی بەدڵ بێ و هەموو کۆمەلگامەی قوبوڵەوە هەموو کۆمەلگا سەردانەوێنێ بۆ ئەم کردەوە سەرکوتگەرانی دەستگای ئاسایش و ئەم خۆنیشاندان و پاڵەوان بازی ئەم پاڵەوانانەی کە لە هیچ ڕوبەڕووبوونەوەیکی جدیان نەیانتوانیوە هیچ شتێک بۆ خەڵکی کوردستان بەدەست بێنن، بەڵام دێن لە بەرامبەر ڕەگەز خوازانە خۆیان نیشانە دەن و پاڵەوان بازیەکەن. بەرحاڵ من پێشنیاری ئەوەکەم پێکەوە من و تۆ ئەمە دەست پێ بکەین و ئەم نامە سەر ئاوەڵایە بنووسین بۆ دەستگاکانی ئاسایش و حکوومەتی هەرێم و بە تایبەتی دەستگاکانی دەسەڵات لە سلێمانی واوانەی کە خۆیان بە ئازادی خواز و خۆیان بە داکۆچی کار لە مافی مرۆڤەزانن ئیمزایک. یەکەم شت باسیەوە بکەم تۆ ئیشکالێتێکی گرنگت ئیسارەکەت بەس پێم وایە کاتمان نابێ قسەی لەسەر بکەینەوەیە کە ئایا دەسەڵات یان کەسانێکی ناو دەسەڵات لایەنگری کەیسێکی وا بکەن یان نە ئایا ئیجابیە یا سلبیە زۆرجار سراعاتی نێوان خۆیان واکات کە باڵانسەکە بەلای ئەوان نەشکێتەوە و سەربەت بدا ئەمانە هەمووی پۆینتن و ئەکرا قسەی زیاتری لێ بکەین بەس ساکە دەرفەتمان نابێ و تۆزێکیش لادان لە باسە سەرێکیەکەمان بەس ئەوەشی کە باسیەوەکەی کە کۆمەلگای مەدەنی بژوڵێت گرنگترە کۆمەلگای مەدەنی شێوەی زۆر جیاوازەکرێت بژوڵێ یەکێکیانەوەی کە تۆ پێشنیاری یەکەی کە خەڵکانێک کە
مدافعی ئەم کەیسن و لە سنووقەکە دەرنەچوون متاسفانە وتم لە وڵاتی ئێمە هێشتا نەک هۆمۆفیلەکان ئەوانەشی کە لایەنگری هۆمۆفیلین نەیانوێراوە لە سنووقەکە دەرچن و بڵێن کاکە من لایەنگری ئەمەم کەسانێک کە لە سنووقەکە دەرەچن و ئامادەی دەرەبڕن کە ڕوبەڕوو بوەستن بڵێن ئێمە مدافعی ئەم کەیسەین بەڵێ ئەو شێوە کارکردنە کاریگەرە و من پێم وایەتر جوڵاندنی کەیسێک بەرەو پێش بەم شێوە کارانە ئەچێتە پێشەوە. من یەکشت بڵم کەیسی زۆر هەیە کە من ئینگەیج بکە و بەلامەوە گرنگ بێت و زۆر جدیانەکاری لەسەر بکەم مەسەلەی دیموکراتیەت مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی هەر شتێکی تریان بۆ نمونە مەسەلەی تەفرەقە بەرامبەر خەڵکانێک ئەوەی زمانیان کوردیە باسی دۆزی کوردیە کە مەمانە بۆ من هەمووی گرنگن و زۆر ئینگەیج مەکە بەڵام کەیسێک کە تەواوەتی من ئامادەم وازیش لە کار بێن و ژیانی خۆمی بخەمە سەر مەسەلەی LGBT کۆمیونیتیە لە هەرێمی کوردستان. دەستپێشخەرێکی باشە تۆ بینوسەرەوە و یەکەم کەس من ناباری یەکەم کەسی بزای تۆ بێ بەس من ئامادەم دەپەردەم وەری بکەم. زۆر باشە. بەرحاڵ بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ هاوڕێ سیروانم گفتوگوۆیە لەگەڵ تۆ زۆر بۆ من جێگای خۆشحاڵی بوو بەڕاستی زۆر سوودم لێبینی بەڵام بەداخەوەی تر ئەوەی کە بواری بەرنامەکەمان بێت دیارەزارم ئەمەنە بەز نییە بۆ قسەکردن لەم مۆزوعە بەڵام هەرتەنها ئەمەنەیە بواری بەرنامەکەی ئێمە ئەگەر شتێکت هەیە لە کۆتاییە بیڵی تاکو من ئیتر باڵاوایی لە بینەران بکەم و سپاسیان بکەم کە تا ئێستا بینەرمان بفەرموو. دەست خۆش کە فرسەتێکی وان بەدەیت حقیقەتەن حەزمەکە دەرفەتێکی وان بیتە چونکە کەسانێکی من دڵم لایەنە و قسەیەکی ڕاستەو خۆیان بۆ بکەم ئەم دەرفەت ئاقۆزمەوە بۆی ئەو قسە ڕاستە خۆی بۆ ئەو کەسانە بکەم. من ئەمێ قسەیەک ڕاستەوخۆ بۆ ئەو کەسانە بکەم کە لە کوردستانە ژین و ئەم کێشانەیانێ دیارە کێشە نیە بەڵام کۆمەلگا کردوێتی بە کێشە. کەسانێک کە کوڕن و کوڕیان خۆشەوێ، کەسانێک کە کوڕن حەزیان لە سێکسی کوڕە، کەسانێک کە کچن و هەستەکەن کچێکیان خۆشەوێ. بۆ هەمووەمانە بنەزان چەندی کەسەگرێتەوە لە کوردستانە. کچانێک هەن کە حەزی لە سێکسی کچێکی ترە، بۆ وانەی کە جار هەیە حەزی لە سێکسی کوڕە و خۆشی کوڕە بەڵام پاشماوەیەک حەزی لە سێکسی کچە، پاشماوەی حەزی لە سێکسی کوڕە، بۆ وانەی کە پیانەوترێن نێرەمووک و ئەم کەسانە لە ناخیانە هەستەکەن کە تعریفی کوڕیان بۆ کرێ بەس خۆی هەستەکە کچە یان تعریفی کچی بۆ کرێ هەستەکە کوڕە. ئەمانە من حەزەکەم پەیامیان ئاراستە بکەم چکە زۆر دڵم لایەنە. پەیامی منەوەیە کە ئەوە ئێوە نین خەلەلتانەیە، ئێوە تەواو نۆرماڵن، ئەو کۆمەلگای خەلەلی هەیە. تکایە بەم چاوەوە سەیری بکەن. من ئەزانم ئەو لەحزەیە کە کەس کوڕێک هەستەکە حەزی لە کوڕە چ کارە ساتی، من ئەزانم کوڕێکە هەستەکە کوڕێکی خۆشەوێت چ کارە ساتێکە بۆی، من ئەزانم کە کوڕێک هەستەکات کە بەو ئەندازەیە کە حەزی لە کچە لە سێکسا ئەوەنش حەزی لە کوڕە چ کارە ساتێکە بۆی، چ پرسیاری لا دروستە بێت بە چ ئەندازەیەکدا ئاڕۆخێ. نەزانم کەسێکە نێرەمووکە و لە لەحزەیەکای تر 1001 چاوی دێتە سەر و ئەو بۆ زەواج ناکەیەوە بۆ چی ناکەیت ئەم کەسە 1001 پرسیاری لا دروستە بێت من ئەزانم لە چی دۆزەخێک ئاژی. شتێک لەم لەحزەیە کە گرنگە ئێوە بیزانەوەیە کە ئێوە زۆر سروشتی، ئێوە هیچ خەلەلێکتان نیە، کۆمەلگایە خەلەلی هەیە. بۆ من گرنگە کە ئێوە وجدانتان ڕاحەت بێت، تکایە هەر فرسەتێکتان بۆ فرسەتێکتان دەستکەوت ئەگەر پێتان خۆش بوو عیلاقەیەکی خۆشەویستی لە بینی خۆتانە دامەزرێن کوڕێک و کوڕێک یا کچێک کوڕێک کچێک و کچێک بێ هیچ دوو دڵیەک بیکەن تەنها ڕستک مەکەن. بەڵام کاتێک کە ئەیکەیت و بەدزی کۆمەلگاوەکەی بزانە تۆ خەلەل نییە، تۆ هیچ خەتایەکن نەکردووە. کچ و کچ کوڕ و کوڕ کە سێکسەکەن بەیەکەوە هیچ خەتایەکتان نەکردووە. تکایە تەنها ڕستک مەکەن چکە کۆمەلگا دواکەوتووە، چونکە دەسەڵات دواکەوتووە، چون خانەوادەکانتان دواکەوتووە، تووشی ئایدۆلۆژیایەک بوون، غەسل دەماغ کراون بە ئایدۆلۆژیایەک ڕەجی قوڵە و بە ئاسانی لێ نابنەوە. بۆی هەیە خۆشتان زەحیم ئایدۆلۆژیایە بن، بەڵام غەڵەتن. طبیعەتی خۆتان چییە؟ ڕێک ممارسەی طبیعەتی خۆتان بکەن. یەک شتەیە کە
ئەوەیە کە بزانین کۆمەلگا هەر هەمووی کەوتۆتە یەک وازانن کۆمەلگا و ئەوان مشکلەیەکیان هەیە ئەوی شەوەیە کە ئێوە تەبیعەتی خۆتان ممارەساکەن یەکشت بزانن ئەوە ئێوەن مشکلەتانەیە چونکە کۆمەلگا دواکەوتووە ئەوش بزانە کۆمەلگا بەو شێوەیە سەلیمترە بێ کە ڕسمیت بۆ بدەین کە ئێوە مشکلەتانەیە وە بخەمێ لە مشکلەکەی ئێوە بخۆی مشکلەیەوەی کە ناهێڵن ممارەسەی تەبیعەتی خۆتان بکەن مشکلەیەکانەیە کە ئەتان خەنە ژێر گوشارەوە تۆ حەزت لە کوڕە نایڵن حەزت لە کوڕ بێ خۆشەویستی دڵت لە کوڕێک چوە نایڵن دڵ لەو کوڕە بچێ چووکە خۆت کوڕی یان کچێکی یان کەسێکی نێرەمووکیت و بەو شێوەیە ئایدنتی خۆت نابینی کە فەرزیان کردو یا مشتەماع چاوەڕوانی لەتان هەیە ئێوە گرفتێکتان هەیە تکایە جورئەت بکەن ممارەسەی شخصی خۆتان بکەن تکایە جورئەت بکەن ممارەسەی تەبیعەتی خۆتان بکەن ئەوە کۆمەلگایە سەلیم نییە ئەوە کۆمەلگایە خەلەلی هەیە نەک ئێوە سپاس دەستەکان خۆش زۆر سپاس بۆ کاتەی لەگەڵ ئێمە بەسەرت برد کاک سیروان من خۆشحاڵ بووم بەم پرۆگرام و بەم بەرنامەیە وەک بوتم ئومێدەوارم کە لە دیداری تر و لە باسی تریشە پێک بگەینەوە بەڵام ئەم دیداری ئێمە بە پرۆژەیەک کۆتایی پێدێ و ئومێدەوارم ئەوانەی کە بینەرمانن هاوڕا لەگەڵ ئێمەوە هاوڕێ لەگەڵ ئێمە لەم کەمپینەیە بەشداری بکەن و بۆ جاری یەکەم لە بەرامبەر ئەم پەلامارەیە بۆ سەر هاوڕەگەزخوازان دەنگ بەرز بێتەوە و بە ئیمزای دەستە جەمعی وەکو یەکێک لە کێشە گەورەکانی ئەم کۆمەلگایە بەرەو ڕووی ببینەوە ئەمە هیچی فەرق نییە لەگەڵ ئازادی سیاسی هیچی فەرق نییە دوژمنایەتیکردنی ژنان هیچی فەرق نییە لە سەرکوتی کەمایەتیەک هیچی فەرق نییە لە پێشێرکردنی سەرەتایی ترین ئازادیەکان کاتێەوەی بۆی بینە دەنگ و مێدەوارم ئەم پرۆژەیە بە سەرنجام بگاوە ئەم دەنگ بەرزکردنەوەی لەم کۆمەلگایە بێتە دی و گوێبیستیش بۆی هەبێ زۆر تاکی لێ بکەمەوە ناچارمە و پۆینتیت کە لە سەرەتای بەرنامەکە وتم دووبارێکەمەوە لە ئێستاوە نییە شاریان بۆ هاتووە لە ئێستاوە نیە سەرکوتەگرێن LGBTەکان لە کوردستان و لە زۆر شوێنی تریشا ساڵانێک و زاڵانێکە تووشی سەرکوت و ملاحقەی زۆر هاتوون ئێستا خۆی هەر هەمیشە وەختی بووە بەڵام کاتێکی بوعدێکی تری لەکرێتەوە کە دەسەڵاتیش دەسەکاتە ملاحقیان پێم وایە گرنگەیتر بجوڵین بۆ ئەوەی کە کولەن ئیش لەسەر کەیسەکە بکەین تەنها ئیش لەسەر ملاحقەی دەسەڵات نەکەین بۆ بێگومان دەستەکانە خۆش دووبارە زۆر سپاس دەکەم ئازیزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی هێوا ئێوە بینەری گفتوگۆیەک بوون لە نێوان من و هاوڕێم سیروان عەبدول سەبارەت بە پرسی ڕەگەزخوازان و پەلامار بۆ سەر ڕەگەزخوازان ڕاوەدوونانی ڕەگەزخوازان لە کوردستان ئەم بەرنامەیەشێک لە بەرنامەکانی دیالۆگی هیوایە بە ئومێدی ئەوەی بتوانن لە بەرنامەکانی داهاتووشە بینەرمان بن داواتان لێکەم جارێکی تر لەسەر یوتیوب کەناڵەکەمان سەبسکرایب بکەن بە دۆستان و ئاشنانی خۆتانی بناسێنن تا دیدارێکی تر و باسێکی تر ئومێدی شەوێکی خۆش ڕۆژێکی خۆش ڕۆژانێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین